میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی گوڵستان لە هەرجێک بینەر و بیسەری ئێمن جوانترین سڵاوتان لێبێت لە پێنجەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ مامۆستای گەورە و خۆشەویستمان مامۆستا شێخ فاتح لە خزمەتتان دەبین لە گوڵستانی ئەمڕۆدا کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیوایی لە کەشێکی ئیمانی کەشێکی ڕۆحیدا بتوانین خۆی پەروەردگار لە خۆمان ڕازیکەین پاشان ئێوەی بینەر و بیسەریش ئەو بابەتانی پێشکەشەکەین بێگومان جێگەی ڕەزامەندی و کەڵک و سوودی ئێوەی خۆشەویست بێت مامۆستا جان سڵای خوارد لەبێت حاڵەحاڵت تەندروستی لەگەڵ پێنجەم ڕۆژی ڕەمەزان خۆی یەکەم و دووەم وتەوە تازە ئێستا وەزا چوانە لەخوا بەزاوێ ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر ئاسانە زۆر خۆشە هی ئەوەی زیاتر جەوەکەی ئەگەر نەڵەم ساردە فێنکەوانە خاصن بۆ ئەوانەمان کە ئیشەرما قورسەش نەما ڕاستە لەگەڵ هاتین ڕەمەزان ماشەڵڵا سەرما جەوێکی بەهاری تقریبان ڕاستە سواز بە خۆی گەورە زۆر زۆر خۆشە بەڕاستی ئەلحەمدا ینی برسێتی و تینوێتی نازم هەستێکی وایەت نییە لەو ئەچێ بۆ ئێمە زۆروانە بێ مامۆساکە لە ناو ستۆدیۆ و لە ئۆفیسیەکایە لە ژوورێکا دانیشتوانە بەڵام بۆ کەسێک هەوەی ئەو ڕۆژە ژینگە پارێ زەمان بان کردیان بۆ ئەهلی کەسابەت و پیشەوەرێک لەوە چێ بە جۆرێکی تر بێ بۆیە ئێمە لە درێژایی گوڵستانە لەم مانگەیە ئەوانش کە پیشەوەرن لەگەڵ ڕەمەزانە بزانین چۆنە ئەو جەوە دیسانەوە لەگەڵ ئەوانی شێرەکەینەوە نیە خۆشمان کەم مەکەوت و دوو ساعت لێراوێ وڵا خۆڕاستە ئەڵم با نەڵێن ئەوان لە بەردەم سپلێت وها لەسەر کورسی نەرم دانیشتون قسەی زلیان بۆ دێ ئەلحەمدوللا زۆر زۆر خۆشە بەڕاستی کاکدانا سواسی خۆی گەوراکەین خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا جارێکی تر لە ئێوەی ئازیز و خۆشەویست کە ئێوارانی خۆتان نزیکەی دوو سەعاتێکە بەخشنە ئێمە سوپاسیەوەکەین بەڕاستی کە بینەری بەرنامەی گوڵستانی ئێوارانی کەناڵی ئاسمانی پەیامن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر زۆر سوپاسانەکەین خۆی گەورە چی دوعایەکتان هەیە چی داوایەکتان هەیە ڕەب العالەمین لێتانی قبوڵ بکات وەری بگرێ و ئینشاء الله محفوظی لای خوا بن خۆتان و ماڵ و مناڵتان ئینشاء الله زۆر باشە من تەوەرەکان بناسن مامۆستا خۆشەویستان ئەمڕۆ سێ تەوەرەی سەرەکیمان هەیە لە تەوەرەی یەکەمیاندا باس لە فەزڵ و گەورەی نوێژی تەراویح حەکەین بگومان ئێمە لە بەرنامەکانی ڕابردوودا باسمان لە بەربان کردووە لە پارشێو کردووە یەکێک لەو ڕەکیزە سەرەکیانی کە لە ڕەمەزان هەیە نوێژی تەراویحە کە نوێژێکی سونەتەوە جەنای مۆسەوانە جام نوێژە فەزڵ و بەرەکەت و گەورەی و پاداشتی و چوون و نەچوونی و بە وردی لەسەر ئەم بابەتە قساکەین بە میوانداری مامۆستایەکی ئاینی کە بەڕێزیشان جگەل لەوەی مامۆستا و تاربێژن دەنگێکی خۆشیشیان هەیە هەوڵەین لێرە هەندێک قورئانیشی پێ بخوێنین بەڕاستی لە تەوەرەی دووهەماندا ئێمە هەر ڕۆژە و لەگەڵ پیشەوەرێک لەگەڵ کەسێک کە ئەهلی کەسابەتە لە دەرەوە سەرقاڵە مەشغوڵە ماندووە لەگەڵەوەی زمانی بەڕۆژوە لەگەڵەوەی برسیە تینوە مامۆستا کارەکەی خۆی ئیهمال ناکە یان لی کەم نەکردوێتەوە هەر بەردەوامە لەسەر کارەکەی خۆی و بەڕۆژ و شاڕ ئەمڕۆ شۆفێری پاسێکمان لەگەڵا بێت گرنگە ئەم شۆفێری پاسە چۆن لەگەڵ سەرنشینەکانی لەگەڵ نەفەرەکانی لە کاتێکا کە بەڕۆژوە تەعاملەکە یا ئەگەر قوتابی بگوازێتەوە و بهێنە و بە چۆن مامەڵاکە و ئایا تەرکیز کاتی ئینسان بەڕۆژوە تینوە برسیە تەرکیزی لەسەر شۆفێری تووڕەبوون چکە زۆر جار تووڕەبوون و شکانەوە ئەم شتانە هەیە لە سیاقەتە لەگەڵ پیشەوەرێک لەگەڵ شۆفێرێکی پاس لە بڕگەی دووهەمیشدا قساکەین لە بڕگەی سێهەم و کۆتایی کە هەموو جارێک بڕگەیەکی تەندروستیە باس لە سوودەکانی ڕۆژوو بۆ تەندروستی هەر سوود جگەرەکەین بە میوانداری پزیشکێکی پسپۆر هەروەها پزیشکێکی ناودار لە هەرێمی کوردستان کلەوە چگە لە بابەتی تەندروستی چەندین بابەتی تەنس ئامێز و خۆشیشی لەگەڵا باسکەینەوەی مامۆستا ئەمە تەوەرەکانمان بوو جگە لەوەی کە ئێمە لە ستۆدیۆی گوڵستان چێشتخانەی گوڵستانیشمانەیە و شێفدیار سڵاوی خوارد لەبێت ئەمڕۆ چیت بۆ ئامادەکردوینەتەوێت چی بۆ بینەرەکان ئامادە بکەیت بەنای خۆی گەورە بەخشندە میهرەبان وڵا سەرەتا ئێمە سوپێکی قاچکمانەیە لەگەڵ ڕازانەوەی میوە جۆرە زەڵاتێکی میوەیە دروستیەکەین بەڵێ سوبی قارچک و زەڵاتێکی میوە بەڵە دەست خۆش ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکە دێنەوە لای ئینشاڵڵا زۆر باشە جەمامۆستا وردە وردە وەبزان جەناب لەسەر ئیمامی عومەر ئیمامی عەلی ئەمڕۆ بابەتێکت حازرە حەزەکەم لە خزمەت بێت دەست خۆش بکەناکەیان تەمان من حەزەکەم ئەوەش بڵین کە ئەم برایانی کە لە
پشتی کامێرا و هەروەها دەرهێنەرەکان و ئەومان و بوونە زۆرە بەڕاستی زۆر سوپاسیانە هەل لە شۆفێر و پرزگە و هەمویانەوە بەڕاستی هەمویان تا ئەم ستافی کە هەفتانە لەگەڵ ئێمان بەڕاستی زۆر جێی تەقدیرن چاویان مازەکەین خی پرۆردگار ینی زیاتر ئەزری ڕۆژەکان بۆ بن اللهم ئامین یا ڕەبی. کاک دانا مووقفێکی زۆر جوانی ئەبوو موسای عەشعەری باسەکەم کە شتێکە بینێ تەسویرێکی زۆر جوانیەکا بۆ ئێمە. ئەبوو موسای عەشعەری کە یەکێکە لە سەحابە عەزیزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان بیری پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەچێ بۆ مزگەوت سێرێکا لێوێ نییە ئەچێ بۆ ماڵیان پرسیارەکات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێن لێرە نییە تا دەستنیشانێکن لە سەر بیرێکە بیری عۆیسی پێڵێن لە باخێکا دانیشتووە باخی پیاوێکە کە ئەچێتە ئەوێ کە ئەچێ پێش ئەوەی بگاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکات پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر بیرەکە قاچی درێژ کردو بۆ خوارەوە و دانیشتو ئیسراحەتەکە لە ژێر سێبەری دارخورماکەیە ئەمە لە مەدینە هەر لە خۆی نەوعێک لە ئەدەب و ڕێزێکی زۆر گەوریان تەمەن زۆر بە ئەدەب و بە ئەخلاق بوون بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم صحابەی ڕەسوڵ صلی الله علیه وسلم جورئەتی ئەوە ناکا بچێتە خزمەتی بڵێ وەڵا بیرم کردویت هەر لە دوور ئەوە سێت ئەڵێ منە بمە دەرگاوانی باخەکە ئەگەر کەسی ها وەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منەشم ئیزن وەرەگرم یا ڕەسوڵ الله فڵانە کەس بێ ئەبوو ناوە تۆزە نزیکە مۆلی کە بشمە خزمەتی لەو کاتێ حەزرەتی ئەبوبەکریەت کە حەزرەتی ئەبوبەکریەت ئەبوو موسای عەشعەری پێ فەرمێ جارە مەڕۆ با بچم ئیزنێکە بۆ وەرگرم وڵێ زۆر باشە ئەچێتە خزمەتی یا ڕەسوڵ الله من هاتووم لە دەرگای باخەکەوە ساوم حەزم کرد بێمە خزمەتی جەنابە بەڵام حەزەکەم دەرگاوان بم ئێرێ زۆر باشە ئەڵێ بەس ئەبوبەکر هاتووە ئیسنی بێتە ژوورە بابێت کە حەزەتی ئەبوبەکریەت لای ڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویش دانیشێ قاچی شۆڕەکاتەوە بۆ ناو بیرەکە جا دیمەنی سەری ئەم دیمەنەکە ئیتر قسەی خۆشەکەن و ئیتر شت باسەکەن ومانە ئەبوو موسا ئەو مووقفی زۆر پێخۆشە بێت کە لەو دەرگا بۆسە ینی حرەز بێت مهم ئەوەیە ئەو پارێزگاری لە پێغەمبەرەکە مهم ئەوەیە لە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تۆزێکی تری پێچە حەزرەتی عومەریەت گەورەترین مەکانەتە لای ئەو بەڵێ حەزرەتی عومەریەت حەزرەتی عومەریش کەریەت ئەویش پرسوڕای پێکات و ئەچێ لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لای چەپی پێغەمبەر فەرمێ لەم دیوە دانیشە کە دانیشێ دوای ئەوان حەزرەتی عوسمانیەت عوسمانی کوڕی عەفان کە عوسمانی کوڕی عەفانیەت جێگە نامێنێ لای حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەرایە لەگەڵ پێغەمبەر دانیشێ ئەچێتە بەرامبەریان چونکە بیرەکەەوە نیە مدەوەرە لە بەرامبەریانە دانیشێ ئەویش بە هەمان شێواکە جایەکێک لە زاناکانە فەرمێ چۆن دانیشت بوون هەر بەو جۆرەش ئێستا لە ناو حیاتی بەرزەخان و لە قیامەتان ئەبوبەکر و عومەر لەم دیودی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەوزەی پیرۆزان بەڵام عوسمان جێی نەبوویەوە تا لە بەقیع نێژراوە لە بەرامبەریانە ڕێک لە بەرامبەریانە لێرەوە ئێمە ناو ژیانی حەزرەتی عەلی بەڕاستی ئیمامی عەلی ئیمامێکی زۆر گەورە و زۆر زانا زۆر حەکیم هەر بە مناڵی یەکەم کەسەکە لە مناڵە دەستنێژی ڕەسوڵ الله بۆ صلی الله علیه وسلم کە پیانسەم خۆی پەروەردەی کردووە و موسڵمانە بێت لە پیاوانە طبعا حەزرەتی ئەبوبەکر لە بەندەکانە زەیدە و لە ژنانی شا حەزرەتی خەدیجەیە ئیمامی عەلی مواقفی زۆر گەورەی هەیە یەکێک لەو مووقیفە گەورانە ئەوەیە کاک دانا ئەو شەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچەکات بۆ مەدینە طبعا مووقفی زۆرانی بەڕاستی ئەم کاتە زۆر کورت ئێمە قسەی لەسەر بکەین ئەبوو زەڕی غەفاری لەسەر دەستیەوە موسڵمانە بێت چۆن ئەبوو زەڕیەت بۆ مەککە ئەگەڕێ بە دەوری کەعبە ئیمامی عەلی ئەمەنە وریا بۆ مناڵیەش 16 ساڵ بۆ لەو کاتە ئەگەڕێ بە دەوری کەعبە تەوافەکات لەو کاتەیە سەیرێکە ئاڵێن پیاوە غەریبە هەر ئەگەڕێ بە دەورە دوایی کۆتایی بە ئینەکەی هێنێ هەستەکە بۆچی هاتووە بۆ شتێک هاتووە بۆ خەبەرێ هاتووە پیاوە ئیشی کێچکە نایبینێ بچێتە لای تاجرەکان لای دوکانەکان لای شوێنەکان پێڵێ ئەڵێ تۆ میوانی لێرە ئەڵێ بەڵێ میوانم ئەڵێ من حەزەکەم میوانداری بکەم بچینەوە ماڵی خۆوان کوڕێکی 16 ساڵ یعنی ئەم جورئەت و لێهاتنە چییە لەم پیاوانە هەیە بەڕاستی لە کاتێکا ماڵی ئیمامی عەلی زۆر فەقیر بوون ماڵی باوکی ماڵی ئەبوو تاالب زۆر فەقیر بوون هەژار بوون هەر تایفی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەژار بوون ینی هین نەبوون بەڵام لە ڕووی دینی و زۆر گەورە بوون لە کاتی جاهیلیەتیشا پێش ئیسلام ئەفەرمێ هەیماتەوە بۆ ماڵەوە ئەو شەوە بە یەکەوە بن هیچی پێ ناڵێ کاکدانا ئێمە جاری وایە یەکسەر پەلەمانە پێغەمبەرێک هاتووە صلی الله علیه وسلم و ئیسلام هاتوو تۆ جارێ میوانە ڕێزی لێ بگرە جارێ بزانێت چۆنە تووسی زەکاوەت و زیرەکی ئیمامی عەلیە فەرمێ ڕۆژە هیچی پێنەوت بەیانی چوونە بۆ دەوری کەعبە و گەڕان و دوایی ئەم پیاوە هەرە سوڕایەوە ئیمامی عەلی فەرمووی
ئیشەکە تاوا نەبووتینە وڵای هەرماومە تۆ لێرەوەمانە دیتی هەرمیوانی خۆمانی سێ شەو هێڵێت لە ماڵی خۆیان لە سەری سێهەم شەوە تەواو شارەزای ئەم پیاوا بێ ئەبوزار پێ ئەڵێ تۆ بۆ هاتوویت ئیش چیە لێرە لە مەکە ئەڵێ ڕاستی تێڵێ بەڵێ وڵی ناوێرم قسە بکەم چکە لە مەکە ئەڵێن زۆر دژایەتی و پیاوەکەن پێغەمبەری خوا محەممەد ئەڵێن پێغەمبەرێک هاتووە بە ناوی محەممەد الموستەفا منیش بە دوای ئەوە ئاگەڕێن ئەڵێ زۆر باشە بەیانیت بەم بۆ لای کە بەیانی ئەیبات پێڵێ ئەڵێ ڕێکە ئیبا ماڵی ئەرقەم کە ئیبات لە ڕێگەی ماڵی ئەرقەمە ئەڵێ نەوە دوامان کەون چکە ئەزانێ ئیمامی عەلی خەڵکە با بۆ موسڵمان بوون و ماڵی ئەرقەم ئەڵێ لە ڕێگا ئەگەر دانەویمەوە بۆی نعلەکانم یاخود هەر دانەویمەوە شتێک هەڵگرم ئەو ئیشارەتە بۆی تۆ بچۆ بۆ شوێنی ترم چەشم بۆ شوێنی دوایی بەین لە کەعبایەکە گرینەوە ئەوە بە دوامانەوە ئەگەر وا نەبووەرە ئەیباتە خزمەتی ئەوسەسڕم موسڵمانە بێت جا ئەم موقفانە زۆر زۆر گەورەیە مناڵە لە 16 ساڵیە ئەو فەهمە جوانی هەبێت ئاوا داوا بکات ئەوە بانگەواز بکات بۆ ئیسلام ئیمامی عەلی طبعا کە ئەیەوێت ژن بێنێ ڕووی نایە داوای حەزرەتی فاتیمە بکات چکە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم گەورە بووە اینجا زۆر نزیک بووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر هیچ ناڵێ زۆر بە شەرم بووە زۆر بە حیا بووە بەڵام ژنێکیە بۆ لای ئەڵێ عەلی ئەڵێ بەڵێ ژنەکە مسلمان بووە ئەڵێ ئەبوبەکریش و عومەریش چوون بۆ داوای فاتیمە تازە پێگەیشتووە کە بیخوازن لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆیان بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم وتێتی ئێوە تەمەنێکتان هەیە بەخوا فاتیمە نادەم بەیەوە نەیاونەتێ تۆ بۆ ناچتە پێشەوە تۆ ئامۆزای پێغەمبەری تۆ ئامۆزای فاتیمەی تو ئەمانە ئەوش وڵای من هیچم نییە پارەم نییە بەچی بشمە پێشەوە ئەڵێ تۆ بچوو بۆ خزمەتی پێغەمبەر کە ئەچێت ئەمنە بە ئەدەب و بە شەرمە بێ لە خزمەتی پێغەمبەر سلام هەر چێ سەلامەکە و دا ئەنیشێت هیچ ناڵێ بێدەنگە جۆنسۆن فەرمی عەلی ئیشەکەت نەبوو ئەڵێ نەخێر قوربانە هاتووم هیچ ناڵێ هەر چرکێ ئەڵێ ئەمنە شەرم بووە ئەڵێ نەمەتوانی بەڵێش بکەم ئەڵێ پێغەمبەر سەیرێکی کردم تر بە نووری نبووەتە یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئیمامی عەلی زۆر باش ناسیوە و هەردووکیشان بۆ دیارە فەرمێ عەلی بۆ داوای فاتیمە هاتیوە ئەڵێ بەڵێ قوربان ئەڵێ چیت هەیە ئەڵێ وەڵی هیچم نییە ئەڵێ هەر هیچ نییە لە ماڵی دنیا ئەڵێ وەڵی هەر قەڵغانێکم هەیە ئەڵێ قەڵغانەکە بێنە یکەم بە مارەی فاتیمە ئەیکا بە مارەی ئەو شەوەی کە پێوترێ شەوی دوخلە لە ناو عەرەبا یا شەوی بوو کوزاوایەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی ئەچێ بۆ لایەن ئەو سونەتانی کە بەئسە بە ئێمە گەیشتووە لە بینی ئیمامی عەلی و لە بینی فاتیمە دانیشێت و صحبەتیان لەگەڵاکە و قسەی خۆشیان لەگەڵاکە و سونەتەکانیشان فێرەکە کە چۆن نوێژ بکە و چۆن دوعاکە بخوێنێ و بەو جۆرەیە بە پێچوانەوەی لای ئێمە باوەک یا براکە کچەکەی یا خوشەکەی شوەکە و ئەیبەن ئەو ڕۆژە لە ماڵ نابێت بڵێ ئەیبەیەک پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم خۆی لە بینیانە دانیشێ اینجا ئەفەرمێ طبعا ئەم شەوە لای ئێمە پێڵن شەوی بوو کوزاوایەتی بەس لە ئیسلامە لە شەریعەتە من تازە زانیومە کاکدانا ئەو شەوە ناوی شەوی بینایە شەوی دروستکردن یعنی بینایی خێزانی دروستە دێت هەروای شەوە حەقەت ئەو بۆ ئەوەی کە بیسەران و خۆشەویستان بینەران بزان کە ئەو شەوە لە شەریعەتی ئیسلامیە بە ناوی شەوی بینایە بیناکردنە کۆمەڵ ینی کۆمەڵگە لەسەر ئاسی خێزان بیناکردەوە ئەم خێزانە دروستە بێ و 2000 کۆمەڵگەی لە دروست گەر کاتم ما بێ کاک دانا لایوا بزانم زۆر بەقووەتە ئەم حاڵەتە ئیمامی عەلی ئەو شەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شوێنەکەی خۆیان داهێنێ ئایا هەروەها عەلی بڕۆ لە شوێنەکەی منە بخەو بزانە ئەکوژێن نەخێر ئەڵێ ئیطمئنانی یامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵنیایی کردم بەس نازانین چۆن دڵنیایی کردووە کە عەلی ئەیانەوێ من بکوژن تۆ بچۆ لە شوێنەکەی من ئەم شەو لە شوێنی منابە ئەڵێ بەسەر چاو یا ڕەسوڵ الله حەزرەتی عەلی فەرمێ وەڵڵاهی لە هەموو ژیانما شەوێک نەبووە بەقەد ئەو شەوە بە مرتاحی و ئیسراحەت بخەوم کرودەنی پشتێنی لێ بکەمەوە لە کاتێکە ئەگەرەوە کەسێکی تر بێ بەڕاستی هەبێنی ناوێت هەر خەوی لێ ناکرێت بەس سڕێک ئالێرا هەیە کاکدانا زۆر سیڕەکە بەقووەتە یعنی لە سیرا بگەڕێ ئەمە نادۆزیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاکدانا ئەو شەوەی کە کۆچەکات شەونی وە شەویەتە دەرەوە بە بەرچاوی کافرەکانەوە و خۆڵەکە بە دەموچاویان ناو سورەتی یاسین خوێنە کە بە معجیزە دەرچووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڕواتە دەرەوە نایبینن باشە ئەو شەوە خۆ ئەو نیوەڕۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوە ماڵی ئەوە بەکر و لێ و شتەکانی دەرکردو ڕۆشتون هێژتان کردووە بینی نیوەڕۆ بەیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکوێ بووە ئەوە یەکێکە لەو سیڕانەی تا ئیسە لە سیرەشا کەشف نەبووە ئایا هەر غەیب بووە نەبینراوە ئایا چۆتە شوێنێکی سیرتر و نهێنیتر کە سیرەیشان نەهاتووە یەک کەس پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشی باسی نەکردووە ئەو مودێ کەس نازانێت ئەو مودەیە بینی ئەوەی کە لە ماڵی خۆیان دەرەچێت لەگەڵ نیوەڕوا لەگەڵ ئەو بەکری سەدیقا لە ماڵی ئەوان دەرەچێت لە پشتی ماڵەکەیانەوە ئەچن بۆ ئەشکەوتەکە ئەو بینە کەس نازانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ نیوەڕۆ چێت ماڵی حەزتی ئەوە ڕاستەوە
دەستخۆش بێخوا طبعا زیاتریش هەڵەگرێ بێگومان بابەتانە بەڵامی تر هەر ئەوە نەکات کاتەکەمان کورتە دەستخۆش بێ ئێمە وردە مامۆستا من بچم پێشوازی لە مامۆستا عەبدولحەمید بەرزنجی بکەم بێنموانی بۆ ئەستۆدوێ گوڵستان بە ئەگە بڵێم مەچۆ چییە بێ وەڵا ناچم لە خزمەتتا بەزیەمەوە مامۆستا خەمە نەبێ وەکو ئەڵقەی یەکەم نابێ هەڕۆژ بوونە هاتمەوە دوای میوانەکە خۆی هات مامۆستا گیان وعليكم السلام مامۆستای بەڕێز یاخوا بەخێر بی مامۆستا گیان سەلام عەلەیکم باشی قوربان یاخوا بەخێر بی بەخێر بی مامۆستا گیان وەرکادانە کاک شەجان فەرموو مامۆستا گیان بەخێر فەرموو قوربان مامۆستا عەبدولحەمید بەخێر بی یاخوا بەخێر لەشی جەنابیش پێش تۆ منیش حەدیث بخوێندەوە بێئەدەبی نەبێ لە خزمەت وەکو فەرمی حەدیثەکە یاخوا بەخێر تەندروستیتان الحمدلله باش نشكر خانەوەی بەڕێستان باشن الحمدلله لەخوا بەزیێ باش الحمدلله ماشەڵڵا مامۆستا مزگەوتی جەنابتان هەر زۆر قەرەباڵە زۆر خۆش من سڕەکەی بڵم چێ مامۆستا شێخ فاتح نەبێتە موجامەلە و ئەوی کە لە ڕوودانیشتەوە مامۆستا من هەستەکەم یەکێک لەو خاڵانەی وای لە مزگەوتەکەی جەنابی مامۆستا کردو قەرەباڵغ بێ سەوتە خۆشەکەی مامۆستایە جا مامۆستا جەنابی باوکیشی من چوومەتە خزمەتی و ئاشنام لەگەڵی ماشەڵڵا ئەویش سەوتی هەر زۆر تایبەتە مامۆستا وایە ئەو سەوتی جەناب تەسیری کردو لەوەی کە خەڵکێک زیاتر بێتە مزگەوت تەسەوڕەکەی وابێت وڵی مامۆستا دازیار عوسمان پۆستێکی کرد لە فەیسبووکە لەسەر مزگەوتی حاجی قار ئیتر گوتی کۆمەڵە سەڕی تایە ئەم مزگەوتە بەڵێ یەکێک لەوانەوەی ئیتر کۆمەڵی خاڵی باس کرد خوازایات یاخوا الحەمدوللا منیش هەر بە ئاشنایەتی و نزیکی ماڵی باوکم لە جەنابتان لەو گەڕێکەوە لەو مزگەوتە ینی بەڕاستی هەستم بەوە کردو بەرەکەتێکی زۆر خۆش لەو مزگەوتی جەنابتانەیە انشاءالله بەشێکی هی جەنابتەوە و هیچ ئەهلی ئەو مزگەوتە کە ئەهلێکی زۆر مامۆستا ئیدارێکی جوانی مزگەوتەکە ژەدرێ کۆمەڵک گەنج لە خزمەت مامۆستایان کۆمەڵک خەڵک مادی و معنەوی ئەوە بەڕاستی ئەوەش زۆر دەورە بینێ تو باسی دەنگی کرد لەوەشی تەکلیفی وشکی کە مامۆستا ئەگەر بەم ڕەمەزانە بەخوا ئەگەر دڵمان نشکێنێ لە ناو بەرنامەکەیە بێ لە سەرەتایە بێ لە هەر شوێنەکە بێ حەزەکەم پۆزە قورآنمان بۆ بخوێنە چکە بەڕاستی دەنگی مامۆستا خۆشە مجاملەی ناوێ یاخوا بەخێر خوا لەشتان ساغ بێت تەواوی بەرنامەکانم کردووە لەشتان ساوی ماشەڵڵا شتێکی جوان و سەلامت ئێمە بەتەماین ئەمڕۆ لە خزمەت جەنابتە باس لە فەزڵ و گەورەی و بەرەکەت و ئەو بابەتانی کە هەیە پەیوەندیان بە نوێژی تەراویحەوەی خۆ دەزانی مامۆستا کە باس لە ڕەمەزانەکرێ باس لە کۆمەڵێک شت دێتە پێشەوە ینی پارشێوە درەنگ پارشێوکردن هەر خودی پارشێوکردن زوو بەربانکردنەوە قورئان خوێندن نوێژی سونت زیاترکردن خێر و سەدەقات زۆر شتی تر یەکێک لەوانەی کە ئەڵەی ڕەمەزان ینی وەکو دوو دیوی یەک دراو یەکسەر تەراویح دێتە پێش مامۆستا شێخ فاتح ڕۆژێک لێرە مامۆستا سەربەز جەباری لە جێی جەناب دانیشت و لە خزمەتی یابووین میوان بوو فەرمووی بە ڕۆژ ئێمە بەهۆی ڕۆژوەکەوە جیهادی نەفسمانەکەین شەویش ئەو تەراویح و شەو نوێژە ئەکرێ ئەچێتە ئەو بڵێن جیهادی نەفسەوە جا من حەزەکەم ئاوا بچین ناو بەرنامەکە بەڕاست فەزڵ و گەورەی و بایەخ و گرنگی نوێژی تەراویح سنەتی نوێژی تەراویح هەڵبەت سنەتە با خەڵک ئەوە بزانێ چییە جەنابی مامۆستا لە ئیسلامە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه سڵای خوای گەورە و میرەبان لە جەنابتان و لە تەواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست بێ خوای گەورە و میرەبان تەعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات خوای گەورە و میرەبان لە گوناه و هەڵە و پەڵە و تاوانەکانمان خۆش بدە یا ڕەبی طبعا لەکێک لەو عیبادەتانی کە زۆر خۆشەویست لای خوای گەورە تەبارەکە و تەعالە نوێژە نوێژ بەڕاستی طبعا لە پێش ئاینی پیرۆزی ئیسلامیشدا لە ئاینەکانی تردا پێغەمبەرانی تر سەلامی خوان لەسەر بێتەر ئەنجامیان داوە و ئەم نوێژانی کە ئێمە ئەنجامیانە دەین بەشێکیان بریتین لە نوێژە فەرزەکان کە پێویستە هەموو ئینسانێک بەو شروطانی کە تیایدا بێت کەسێکی باڵغی عاقلی بەو شێوازە ئەبێ ئەم نوێژە فەرزانە ئەنجام بدات بەشێکیش لەم نوێژانە پێی دەوترێت نوێژە سونەتەکان طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ خوای گەورە فەرموویەتی ینی فەرمودەکە فەرمودەیەکی قودسیە حەدیثی ئیلاهی پێ دەوترێت خوای گەورە ئەفەرمێ بەندەکەم بە هیچ شتێک نزیک نابێتەوە لە من بە ئەندازەی ئەوەی کە فەرزم کردووە لەسەری یعنی یەکەم شت کە خوای گەورە زۆری پێخۆشە ئەنجامدانی فەرزەکانە لە نوێژەکانە فەرزەکان لە ڕۆژوە فەرزەکان
پاشان دەفەرمێ ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه بەردەوام بەندەکەم بەردەوام نزیک ئەبێتەوە لە من بەهۆی ئەنجامدانی سونەتەکانە و هەتا خۆشم ئەوێت یەکێک لە ئەسباب و هۆکارەکانی بەدەستێنانی مەحەبەت و خۆشەویستی خوای پەروەردگار بریتێ لە ئەنجامدانی سونەتەکان جا ئەنجامدانی سونەتەکانیش لەگەڵ فەرزەکاندا تەواوکاری یەکترن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە تایبەت کاتی کە ئێمە باسی ڕۆژوو دەکەین لەگەڵی دیاباسی ئەنجامدانی تەراویح و شەو نوێژەکانیش دەکەین چونکە لە ڕاستەیە کە ئینسان سەلامی داوە لە نوێژی عیشا هەرچی ئەیکا بە شەو نوێژ بۆی حسابە جا قیام اللەیل لە سەڵات و تەهەجودە ئەوەی کە ئینسان بخەوێتەوە دوای هەستێتەوە بیکا کە پێ ئەوترێت تەهەجود یان دوای عیشا هەرچیەکە کاکە پێ ئەوترێت قیام اللەیل ئەمە ئەگەر ئێمە باسی بکەین یعنی لە پاڵ پاداشتی ڕۆژووە پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ فەرمودەی فەرمووە کە زۆر نزیکن لەیەکەوە يكمنا من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کسی بروجو بيت بإيمان و چاوەڕێی پاداشتەوە لە خوا لە گوناهەکانی ئەو پێشی خۆش دەبێن پاداش یەکەم بۆ ڕۆژوە پاداشی دووەم بۆ تەراویحەکانە دەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کسی قیامی ڕەمەضان بکانی تەراویحەکان بکات شەو نوێژەکان بکات بە ئیمان و چاوەڕێی پاداش لە خوای گەورە خوا لە گوناهەکانی ئەوە پێشی خۆش دەبێت بەرگەی سێهەمیشی بۆ کۆتاییەکەی من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه جا تەماشاکە ئەو پاداشەی کە بۆ ڕۆژوو هەیە لە تەراویحەکەی شاباس کراوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە بۆ خۆی چەند شەوێک تەراویحی کردووە بە جەماعەت ئەنجامی داوە هەوڵە بە ڕێزەکان کۆبوونەتەوە هەتا لە شەوی سێهەما وای لێ هاو مزگەوت و هیچ شوێنێک نەیەگرت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوی چوارەمە کە نەهاتە دەرفەرمووی ترسام لەوەی کە لەسەرتان فەرز بێت لە کاتێک ئەمە سونەتە فەرز نییە دوای ئەوە لە سەدەمی ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێت مسلمانانی کۆ کردەوە جا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کات فەرمووی من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام ليلة ئەمە تێبینیەکە کە ئێمە یعنی باسی بکەین بینەرانی بەڕێز ئاگاداری بن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێ لەگەڵ ئیمام دەستی پێ کرد ئیمام بەجێ نەهێڵێ هەتا ئیمام تەواو یعنی تا دوای نوێژە وەترەکە تەواوی شەوەکەی بە شەو نوێژ بۆ ئەنووسرێت ماشەڵڵا الحەمدولله لێسە جەنابتان دیقەتان داوە هەیە چوار کاتی کرد ئەڕواتە دەرەوە هەیە لە هەشتەم ڕکاتە ئەڕواتە دەرەوە وەترەکە ناکە ئەمە لە تەواوی مزگەوتەکانی لای خۆمان هەیە دوو وەترەکەکە وەترە تاکەکە ناکە ئەخماسە یەک پرسیار لێرە بە چکە زۆر خوشکبرا ئەو پرسیاریان بۆ دروستە بێ ڕەنگە لە ژنای پشتیان پرسی بێ ئەڵێ من وەترەکەم ئەخەمە دوای شەو نوێژ ئایا دروستە دوو وەتر بکەم دوایش هەر وەتر بکەم جارێک قەینا خۆی دوو وەتر دروست نییە لا یوترانی فی لەیلەتین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوێکا دوو وەتر ناکرێت کە یەکەم جار کردە دوای مەیکەرەوە بەڵام دوای ئەوە دەتوانی هەسێ شەو نوێژ بکات شەو نوێژ بکات وەتریتیانەکە ئەو وەتریتیانەکە بەڵام هەندێک وای ینی وا تێگەیشتووە ئەڵێ وا چاکە وا باشە ئاخیری عیبادە ئاخیری نوێژەکە بە ویتر کۆتایی بێوانی مامۆستا ینی ئەگەر تۆ کردیشێ ئاساییە دوای نیکیتەوە بەڵێ خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی اجعلوا آخر صلاتكم بالليل وترا کۆتا نوێژتان لە شەودا با نوێژە وەترەکە بێ بەڵام کاتێک کە تۆ لەگەڵ ئیمام دایت یعنی ئەگەر تۆ لە دوای ئەوەی کە وەترەکەت تەواو کرد بچی بخەوی هەتا نوێژی بەیانی تەواوی شەوکۆ بە شەو نوێژ بۆ ئەنووسرێت ئەگەر تۆ هەڵی سای شەو نوێژی ترت کرد ئەوە هەر یعنی زیادە فەڵ و چاکەیەکە نور على نور یعنی ئەوە زیادە هەوڵدانێکە ئینسان بۆ ڕۆڵکردنەوەیەکی جوان بوو مامۆستا یعنی ئێستا ئەمە حتا مامۆستانی بەرز باوەڕتان بێن ئەمە لە تەواوی مزگەوتەکانی لای خۆمان وایە حتا یعنی ئیمامەکانی حەرەمیش گوێم لێ بووە ینی کابرا ئەڕوا بووە مەکە ینی لە حەرەمی پیرۆز لە مسجد الحرم حتى لمسجد النبي عليه الصلاة والسلام إمام كان إيش باسي كان الله كخالك هشتكاك سيوترك بجيه يلو إمام بجيه يلو أروات لكاتك أما براسي بهداش كي زوزو قولي دزك كتو لقال إمام داخل بيت لقال يا حتى أخير ركعتك إن جاء أول طبعا أما جارك بهداشتي أول بهداش تكيتش كبيرون صلى من صلى العشاء في جماعة فكأنما قام نصف الليل هل نيجي عشاء بجماعات كر حتى وقواني وشو نيجت كدبي خوای گەورە تەوفیقت با نوێژی بەیانی پاشێ وت کرد بۆ نوێژی بەیانی بێتەوە بۆ مزگەوت هەر کەسێ نوێژی بەیانیشی کرد وەکو ئەوە تەواوی شەوەکەی شەو نوێژی کرد دەبێت یعنی ئەم خێر و پاداشانن ئەنجامدانی نوێژی عیشا و بەیانی بە جەماعەت
اینجا دوای ئەوە کە نوێژی عشای تەواو کرد تەراویح و وەترەکان بکات لەگەڵ ئیمامە هەتا تەواوە بێت جوانە ئەوە ئیتر وەکوڵی دوو جار لە خێر و پاداشی ئەو شەوە بەهنەمەند دەبێت ئەوسا ئەم پرسیارە ڕەنگە زۆر جدی بێ لای هەندێک کەس کەسێک حەزەکان مناڵەکانی فێری نوێژ بن ماڵەکەی نوێژی تیاابێ خۆی بە جەماعەت بۆ ماڵ مناڵی بکە و تەراویحیان بۆ بکە ئەم ئەژنی مزگەوتەکەی بۆ نووسێ مەسلەی طبعا نوێژی سونەتەکان بەعام وایە کە ئینسان لە ماڵەوە بیان کات لە ناو نوێژەکانیشە ئەفضل الصلاة بعد المكتوبة صلاة الليل لە ناو نوێژە سونەتەکانە گەورەترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان شەو نوێژ پێم سازم کە چووەتە سەفەر نوێژە سونەت ڕەواتیبەکانی نەکردووە ها سونەتی پێش نوێژ و ئەوانە بەڵام شەو نوێژی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەتری کردووە ینی هەنێ نوێژی سونەتی زۆر تایبەتە فەزلیان زۆر بەیانی کردووە دوورکاتی پێش بەیانی سونەتی پێش بەیانی بەڵێ تایبەتمەندی خۆی هەیە ئەمانی کە زۆر گەورن زۆر فەزلی تایبەتیانەیە پێغەمبەر بەڵێ لە فەتحی مەکەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ڕۆژە زۆر قەرەباڵغ و جەنجاڵیە سونەتی ضوحای تەرک نەکرد 8 ڕکاتی کردووە جا ئەم نوێژانە ئەسڵ وایە کە ئینسان لە ماڵەوە بیان کات و هەنێ نوێژی سونەتمانێک ئینسان دەتوانێت لە ناو مزگەوتی شاب بیان کات لەوانە نوێژی تەراویحە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوویەتی ئێستا کەسی وا هەیە زۆر کەس لە مانگە ڕەمەزانە پرسیارەکە مەشغەڵەتی هەیە ئیش و کاری هەیە ناتوانێت دەرفەتی نییە بێ بۆ مزگەوت و بێ بۆ جەماعەت لەگەڵ ماڵ و مناڵی خۆی جەماعەتیان بۆ کە ئیمامەتیان بۆ کات یا یەکێ لە مناڵەکان ئەکاتە ئیمام و لەگەڵێەوە دەوەستن ئەمەش بەڕاستی خێر و پاداشتێکی زۆر گەورەیە چکە مەسلەی نوێژی جەماعەت یعنی تایبەتمەندی خۆی هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ ئەگەر هات و 8 کەس نوێژکەن بە جەماعەت خێر و پاداشی زیاتر لە نوێژی 100 کەس کە هەر کەسە و نوێژ بۆ خۆی بەتەنیا بکە یعنی سە بۆ نمونە ئەگەر لە تۆ جەماعەتێک بن 8 کەس بن خێری پاداشتی زیاتر لە 100 کەس کە بۆ خۆیان نوێژەکەن ئەگەر 8 کەس نەبێ 800 کەس بێت ئەوە خێری لە 10,000 کەس زیاتر ماش یعنی تۆ حساب کە بەتایبەت یعنی حتا مزگە و قەرەباڵغتر بێت و خەڵکێکی زۆرتر و زیاتری بۆ بێت باڵانسی چاکەی هەمووان زیا ئەکات ینی حتا یەک نەفەر زیاتر داخلی مزگە و بێت هەمومان پاداشمان وردە و ئەو فەرمودی پێم سەم کە نوێژێکی مەکە بە 100,000 نوێژە یەکێک لە سێڕەکانی ڕەنگە ئەوە بێت ئەو قەرەباڵغەیە ڕاست مامۆستا عەبدولحەمید کە باز لە نوێژی تەراویح حەکەین تەنها پیاوان ناگرێتەوە ئێستا ینی ئافرەتانی شوێنی تایبەتیان هەیە و دێن بۆ نوێژ هەرچەنە ئەگە هەڵە نەبم وا بزانم وا باشتر ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای ینی ئاماژە پێکردێ وای ئیشارەدا بێت کە ئافرەتان لە ماڵەوە نوێژکەن باشترە بەڵام ینی بە بڕوای تۆ ئافرەتان بێنە مزگەوت باشترە لە ماڵەوە بنیان هەندێک دیاردی ینی ناشرین ئەبینی مامۆستا جۆرە گیا لە تێکەڵاویان هەندێک خوشکمان هەیە لەچکێکی نوێژی هێناوە لە ناو مزگەوتەکە لە کاتی نوێژەکەی بەسەرەتی هاتە دەرەوە لای ئەبات و مامۆستا شێخ فاتح بەدەستێتی تا ماڵەوە ینی ئەو جلوبەرگی لە بەریایەتی لەوانێ جلوبەرگێکی شیاو نەبێت بۆ ئەو کۆڵان و هاتن و ڕۆژنە تۆ لەم بارەوە ئەڵی چی ینی ڕێنمایی تۆ بۆ خوشکان چییە؟ طبعا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ بویوتهن خێر لەهن طبعا ماڵیان بۆ ئەوان چاکترە و باشترە لەگەڵەوە ڕێگری مزگەوتی لێ نەکردوون مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەک قاع بوو یەک هۆڵ بۆ کە نوێژیان تێدا کردووە فەرموویەتی باشترین ڕیزی پیاوان ڕیزی یەکەمە باشە وەلای ڕاست هەر ڕیزی یەکەم چونکە ئافرەتان و پیاوان لە یەک شوێنە نوێژیان کردووە ینی بەڵێ کاتی خۆی وابووە کۆتا ڕیزی پیاوان نزیک بووە لە یەکەم ڕیزی ئافرەتانەوە هەر یەک شوێنە نوێژیان کردو بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێنمایی پێداون بۆ نمونە فەرموویەتی ئافرەتان کە دێن با بۆن لە خۆیان نەدەن تەمان کە بۆن لە خۆی دا و دێ بەسەر پیاوانە و بۆنی ئەکەن و سەرنجی ڕائکێشێ و ئەمانە یعنی ئێمە دەڵێن ئافرەتان بێن بۆ مزگەوت زۆر خێر و چاکە و بەهرەیە کە بەران لێی بەهرەمەند دەبن ئافرەتانش لێی بەهرەمەند دەبن لە ئوموری دینەکەیان زیاتر شارەزا ئەبن بەڵام وەکو بەڕێزت ئاماژت پێدا جێبەجێکردنی ئادابەکانی هاتنی بۆ مزگەوت جێبەجێ بکەن چونکە ئافرەتی وا هەیە ئەگەر نەیە بۆ مزگەوت خێرەکەی زۆر زیاترە لەبەر کاتێکە وا دێت بۆ نمونە تێکەڵی لەگەڵ پیاوانە دروست بێت کارێکی حرامە پۆشاکەکەی وەکو پێویست پۆشاکێکی شەرعی نەبێت
هەتووشی تاوانە بێت نەیە باشترە بۆن لە خۆی بات نەیەت باشترە یان کە کاتێکەوە دێتە ناو مزگەوتەوانێ یعنی بزانێ بۆچی دێت ئێستا بۆ من ئێمە بە ڕۆژوین ئەزانین کاتێک گەتەوە بە ڕۆژوت خۆت گوتوتەوە لە خواردن و خواردنەوە ئەو شتانی کە ڕۆژوو ئەشکێنن ئەولاتر وایە کە ئینسان چاوی بگرێتەوە زبانی بگرێتەوە دەمی بگرێتەوە گوێی بگرێتەوە ئینسانش بێ بزانێ کە هات بۆ مزگەوت بەڕاستی بزانێ بۆ چییە ینی بێ بۆ مزگەوت خەریکی قسەکردن و خەریکی بازوخواسی دنیای و خەریکی ئەم شتانە بێت ئێمە جاری وایە ڕەنگە هەنێک گلەیکەین لە خوشکان بەڵام ئەوانش هەنێ شت هەیە بەڕاستی وەکو ئێمە نەیان زانیوە یان نەیان بیستووە ئەگەنە ماشەڵە ئەوانیش یعنی سەوامە و قەوامە و قانیتە و ماشاءالله ینی نمونەی جوان و بەرجەستە و ئەنی ئافرەتانی دینداری وە الحەمدوللا کە ئێمە من حەمدە مەدرسەیەکمان هەیە ینی ئەو دایکی ئەو ئافرەتە ئەو تەلەبانە دەبینم کە زۆر جارە بینم دایکەکان دڵسۆسن بۆ مناڵەکان لە باوکیان ینی نمونەی جوان ینی تەلەفۆنەکەن بە دوواداچوونەکەن ئەحواڵ پرسیەکەن ئەمانە ینی خوشکان جێ خۆیەتی کەوا بێن بۆ مزگەوت بەڵام لەگەڵیدا هەموو ئەو ئادابانە لە کاتی هاتنیان لە کاتی ڕۆشتنیان ئەمجا بە پۆشاکێکی تەنکەوەنێت بە شێوازێکی واوەنەیەکەوە سەرنجی خەڵک بۆ لای خۆی داڕاپێشێت بە شێوازێکی شەرعی بە شێوازێکی داپۆشراوی جوان بێتە ناو مزگەوت و ماڵەکەی خوا خێر و پاداشی جەماعەتەکانی دەزەکەوێت و هەر ئەمەی کە جەنابەت فەرموود لە دووەم شەوی ڕەمەزانە لە گەڵ دەستپێکردنی تەراویحەکانە من چەند ڕێنماییەکەم دا بە خوشکان هەر ئەم فەرمایشانی کە جەنابەت ڕێنمایانە لێرە بڵی زۆر باشە ئەوانە پێوتم خوشکانی بەڕێز کە دێن بۆ مزگەوت لە ڕاستیدا بۆ خێر و پاداشت و ئەجرێکی گەورە دێن لەبەرەوە ڕەحمەتی خوا لێ بێ خوشکی بەڕێزم کە دێی بۆ مزگەوت هەر لە ماڵەوە کە خۆت ئامادە ئەەکەی پۆشاکێکی شەرعی ڕێک و پێک لەبەرکە لە ماڵەوە بۆ مزگەوت و بۆ ماڵەوە ڕەحمەتی نەک لە ڕێلای لای بەرێ بەڵێ نەک کابرا بۆ منە تەماشاکەی چۆن ینی سەری ڕوتە یا کە هاتە ناو مزگەوت لەشکێکی پێڵێن لەشکی نوێژ یا جلی نوێژ ئەوانە لە بەرکات و ئەوە نە عنی تۆ بۆ منە بەیانی تا ئێوارە بە ڕۆژوو بێ الحەمدوللا ئەمە خێرێکی زۆر گەورەیە دەی بەخوا شەیتان لێ ناگەڕێتەوە بە هەموو خێر و پاداشە گەورەوە بڕۆیتەوە بۆ لای خوا و ئیلا هەر هەوڵ لەگەڵەدا کلێنێک بدۆزێتەوە شتێکت بۆ بدۆزێتەوە کە لە ئەجر و پاداشەکەت کەم کاتەوە جا لەبەر خوشکانیش ئەم ڕێنمانە یعنی لە ماڵەوە پۆشاکێکی ڕێک و پێکی شەرعی لەبەر بکات بۆن لە خۆی نەدات لە کاتی هاتنیدا جاری وهای لە بەردەگای مزگەوت یا لە شوێنێکە قەرەباڵغی دروست بێ خۆ مەکە بەناو قەرەباڵغێ بچۆ لە شوێنێکەوە بڕۆ کە تێکەڵاوی لەگەڵ خەڵکا دروست نەبێت لەگەڵ مەحرەمێکە لەگەڵ کەسێکە بێ بۆ مزگەوت اینجا کە دێیت جار ئەم خوشکە بەڕێزانە مناڵیان لەگەڵە جاری وا هەیە خوشکی وامانەی خۆی ناڕوا بۆ تەراویح مناڵەکانی ئەنێرێت ئێمە کارێکی خراپە بەڕاستی ئەو مناڵە چووکە لەوێ ناتوانێت زەبت کرێت هات و چوو ئەکات و دێت و دەڕوا بەسەر خەڵکە ئەڕوات یان جارێ خۆی ئەڕوا کە چۆن ناو مزگەوتتر ئاگای لە مناڵەکەی نامێنێت نە با مناڵەکە لە تەنیش خۆتەوە بێت لەگەڵ خۆتابی هێنە بۆ مزگەوت نەسیحەتی بکە لە ماڵەوە پێ بڵێ ئێمە ئەچینە مزگەوت لە ناو مزگەوتە ئاوا نوێشکە ئاوا هێ من بە ئارام بە هات و چۆ مەکە چی مەکە کۆمەڵی ڕێنمایی پێ بدات یان جارێ ئەو خوشکانە عوزریان هەیە بۆ نمونە مناڵێکی هەیە شیرە خۆرێ دوسێ ساڵانە کەڵکی مزگەوتی پێوە نییە جار و ڕەنگە فەرشی مزگەوتەکە پیسکات ڕەنگە هەنی حاڵەت هەیە لە کۆنتترۆلی ئەوانە بێت ئەو حاڵەتانە عوزرە ئەتوانێت لە ماڵەوە نوێژەکانی خۆی بکات هەر چۆن ئێمە لە نوێژ لە مزگەوت دەیکەین جاهانێشت هەنێک کەسی چون لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکە یان کردە ئیمامی خۆیان یا ئێستا زۆرێک لە مزگەوتەکان کە بڵێن پەخشی ڕاستە خۆیان هەیە ئیمامۆسای مزگەوتەکەی خۆمانە نوێژەکەی لەگەڵا کرد تەبانەوە دروست نییە لە ڕێی پەخشی ڕاستە خۆ بکات ئێمە بەڵام دەتوانێت بۆ خۆی نوێژەکانی خۆی بکات لە ماڵەوە ئینشاءالله خێر و پاداشی خۆی دەست بەسمەوەسا من ملاحەزەیەکمێ زۆر جارش باسم کردووە هەرچەندی سە تۆزێ باش بووە مزگەوتەکانمان شوێنی ئافرەتان وەکو شوێنی پیاوان گەورە دروست ناکەن سری ئەمە چیە بۆ یعنی خۆ ماشەڵڵا ئافرەت ینی وەکو پیاویە بۆ مزگەوت هەتا لە نوێژی جەماعەتیشە ینی بەعزێ مزگەوتی هەر شوێنێکی زۆر تەسک و ناخۆش و خراپیان بۆ ئافرەتان داناوە ئەو شوێنە خۆشش بۆ پیاوان ئەم حاڵەتە چاک بکرێ باش نییە ینی یا قاتێکی تەواو دانرێ بۆ ئافرەتان هەروکو پیاوان ئەو وەختە ڕێژێکی زۆرتر ئافرەتیش ڕوەکاتەوە شوێنە کەمتر تەزیقی پێوە دەرەکەوێت دەنگەدەنگی پێوە دەرەکەوێت چکە تا مزگەوت فراوانتر بێ ماوەسە دەنگەدەنگیش کەمە بێتەوە والله جاو فەرمایشەی جەنابەت بام دیفاع بکەیت لە ئافرەت جمهوری بەرنامەکەمان زۆربەی ئافرەت ڵالانی مزگەوتەوە کراوە تەنانەت تەلەڤیزۆنیشیان بۆ براوە ئاگیان لە ئیمامەکە هەیە سەوتێکی باشیش لەوێ ئەوانەش خۆی لەبەرەوەی کە بڵێن برایان نوێژی
جماعات بتابع هنيك لزانان كبتابة هالفرزة بيوان دبي وركعوا مع الراكعين يعني والتأكيد زول لسر كراوته شوين ومجالي أوان يعني فراوان ترو باشترا مسائل خوشكان يستبون منين بلين لمزجوتي خومان لو رجعنا طبعا خوشكان نوكو بلين توزع جمعنا برد قليا كان كده بيه أو قليا نبو تمام صار يعني بوشي سرو ما شاء الله شوني سرو وزور فراوانه بس يعني خوشكان يستمق عي خوشكان تقريبا بينصدنا فرقلي ما شاء الله بلا بس جيني يعني شان شو خلق لدرو نيوجاكات ما شاء الله أنا دائما شوني بلين تعزي خانك إيش كفرشوكم باري تيار أخلاق بينصدنا صلنا فرقلي الحمد لله بس زي ما بسبون من لبرو كالرجي بيوان منزورة أم شان شو كدو مع نواني بو بيوان يعني قاعي سرو ما شاء الله نزجي 1500 كسيتيا بوا قاعكي خواره وش ايش تاجي نبوه الحمد لله عندي خوش كان او قاعيان ابو ديانو ما والله جمال نابيتوا برايان اوان دتوانن لدروج نيوش كان باوان باش ندرو قاعه تعزي خانكش بن بيما بلا متزل الحمد لله وكو برزه فرمي او كساني كمزقو دروس لكن الراسيه يعني لسرتاو خميق لو بخون براسيسه تو تماشاكي اما خلكانك زور مان هيا يسبلين امشوا لو مزقوتي خومان او بدانوت يعني للدروه جيجا مره خصوصي سكاتكي سارده يعني طبعا شاكي او خلك استعدادي تي اوهم خوش دايك بريزه ما شاء الله مزقونا يقري بردمي شلونك قاعي كتر ماني بردمك اوش بربوا دروه ما شاء الله همي خلكي زور همي وستا والنبران خوش كان همي حقيقه او يعني قسيكي زور تواوا براسي شلون يعني خم اخريد لو لا يخو من حمنا سبليتي تايبت يعني هي تلفزيون يعني هي دو تلفزيون يعني هي لهدو قاعك اجان لها مشتركه صوتك باش صوتك مكبري تايبت هموي يعني صاز وخاشتكي زور لك وبيك وتايبتو والله يعني بكريت اشتي باشتر وشاكتريش بو خدمتي لمزقوتك كيس تازه بنياتن ري يعني ما بكره با خوي هينك نريتي جوان كمزقوتي افرتان جوكو بيوان قوره اشتكي تايبت وقوره وجوان بالحق خويت اوصا اما وابزانم تنها يكتو خلك ما لم برقيا ماوا حزكين ختامه مسك اگر دل ما نشكني بدن خوشكي خود يكدو دقيقه قران ما بو خوني سپاس دكيني اگر هذا شاماتو دور سپاس دكين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون وفي أموالهم حق للسائل والمحروم وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون وفي السماء رزقكم وما توعدون فورب السماء والأرض إنه لحق فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون. جزاك الله زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای ئاینی سوپاس بۆی کە لەم تەوەری لەگەڵمان بوویت. خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت ئەگەڕێینەوە لاتان. ڕێسڵاوی خواتان لەبێت بینەر و بیسەری ئازیز و خۆشەویستی پرۆگرامی گوڵستان لە چێشتخانەی گوڵستان لە خزمەت شێف دیارە و لە خزمەت مامۆستا شێخ فاتیحە هاتوین بزانین هەر لە سەرەتای پرۆگرام باسی کرد وتی سوپی
قارچێک لەگەڵ زەڵاتێک تاوان سوپ بەزانام لە کوردەواری خۆماناوی لە عشایەرەکی خۆمانەوە مەسا شۆرباکەیەوە نیە شۆرباکەی ئەم ناوی مسەقف کراوانە شێو دێرتۆڵی چی ڕێک وای بسەقف کراوە ئیسەوە هەر ترێکەی و جوان جوان سەریە بڕێ و شێف دیار چۆنیت ئەحواڵە لەگەڵ پێنجەم ڕۆژی ڕەمەزان زۆر باشە معنەوەتە بەرزە برسی تین و هیچانە نابێ تۆز لە برسیمە بێ پارشیان چیە خۆی من زۆربەی کاتیان ماست برنجش لا خۆم برنجش لا ئارەڵا زۆر خۆش چیە خۆی پارشان وەڵایی من هەرچین بەنێ خۆم لە ماڵانی ئەخ چیت ئێنێ ئەم پێنج ئەم چوار ئیتر برنجش لەمان هەبووە ماس و هێلکە و ڕۆن وەڵی خۆزەکەم بە خۆتان برنجش لە بخۆنە لای سەیرەوە خوا من کەم خوارد زۆر خۆش تاقی کردەکەی چێک تاقیکەمەوە من بەس لەبەر بەرەکەتی پارشەوەکە هەڵەسم تەنها یەک پەرداخ ئاو لەگەڵ یەک دەنە خورما خۆم هیچی کە ناخۆ بەس دوێرە من پاشەیشم نەکرد نایخۆم وەڵام با تۆزێک ناڵم با تۆزێک وزنم دابەسێ زۆر باشە ئەو پێگاتەی سوپی قارچکە لەگەڵ زەڵاتەکەمان بۆ باس بکە کاک شێودی بەڵێ سوپەکەمان قارچکە پێکاتۆ لە قاچک لەشی لە پەنیری پووک و لەگەڵ زعفران و زیرە و ماجیشی تایە پاپریکایشی تایە ئۆریگانەکەشمان تێ کردووە ئەوکی توێەوە بەس ئەو ماجیەوە بزانام زۆر تەندروست نییە شێف دیار باسەکرێ دوو جۆریان هەیە تەندروستن هیچیان تەندروست نیەمێن تەندروست ئەمە سەوزەواتە سەوزەواتە بەڵێ لەبەرەوە خۆی هینە چییە دروستەکرێکە ئەمە ماجی خۆی لە مۆخی مریشک و ئەو شانە دروستەکرێت زۆری زۆریان وان ماجی مریشکی حیوان هەیە ئەوە حیوانەکەیان باڵێ هەمان لە مۆخ دروستەکەن مۆخی ئسقانی حیوانیان مریشک بۆ شێوازە دروستەکرێت لەگەڵ چەند مادەیەکی تر تێکەڵەکرێت باش ئەمە ئەم سوپە بۆ دوای بەربانکە بە خوورما و بە ئاو ینی باشتر وایە بەم جۆرە سوپانە دەست پێ بکەین ئەنج دوای نامخۆین وەک چۆن ئاماداکەین بە هەمان شێوە سوپێکی وەکو قارچێک یاکۆ جێزەر یان سوپی کەرەوز ئامانە دروست بکرێت بۆ کاتی پێشەوەی کە دەست بە خواردن کێوانە بخورێت زۆر زۆر باشە ئەی زەڵاتەکەمان چییە؟ زەڵاتەکەمان بە چەند میوەیەک ڕازاندنەوەی میوەیەکە لەگەڵ شەربەتێکە هەمان ئەم میوانە جندراوە خراوەتەنەوە ئەم شەربەت خاڵقیەوە ماشەڵڵا زۆر جوان لە شێخانەکە حەزەکەم بابەتێکی باسیکەین کەناڵە ئیسلامیەکان غیری ڕەمەزان و لە ڕەمەزان هەر جوی ئیمانی دروستەکەن بۆ بینەر و بیسەریان چ ڕادیۆ بێ چ تەلەڤیزیۆن بێ بەڵام یعنی لێرە و لەوێ من ناڵم نەبێ خۆ کەناڵانەی دیکە کە لە ڕەمەزانە دەسەکەن بەم بابەتە هەر چۆنە بێ ئەو سەعاتە شتی خراپ لێ نادەن هەر باشترە بەڵام لە ئەسڵا ئەوان لەوانەیە بۆ بابەتێکی دیکە ینی بۆ مەرامێکی دیکە با بڵێن وەنیە ئەمە بێ بەڵام من حەزەکەم سەر ئەمە قسەم بۆ بکەی ئەوەی ئیعلام و ڕاگەاندنی ئیسلامیەکان لە غەیری ڕەمەزان و لە ڕەمەزانە ئەم جۆ ئیمانی دروستەکەن ئەم تۆزە قسم بۆ وەڵاهی خۆی جێی دەستخۆشیە ئەوانیش ئەم ئیشاکەن ڕاست بەڕاستی چووکە تۆ توانی سەعاتێ تەرخانکەی بۆ بابەتی کیمانی کۆمەڵی مامۆسا کۆمەڵی خەڵکی باش بێنی کەشتێکی باش پێشکەش بکەن کە ساڵان کەمتر بووە بەڵام ساڵ زیایی کردووە ئەمە زۆر جێی دەستخۆشی بەڵام یەکسەر دوای ئەو بەرنامەیە جاری وایە شتێکی منەشینە سەرەوەیان باشە تو حەزەکە لەسەر سەعاتەکە لەسەرەوە بمێنەوە بەڵام ئەوەی زۆر گرنگە کە سواز بخوا جێ دەستی کەناڵە ئیسلامیەکان زۆر زۆر دیارە بەڕاستی ینی دیاری ئاسمانیەکان لۆکاڵیەکان هەمووی دیارەکەی ئەوەیە بەڕاستی ساڵ بە ساڵ خەڵکی پێگەیاندووە ساڵ بە ساڵ ئیسا حتا ئەو سنتەرانی کە بۆ لەبەرکردنی قورئان کام هەموو سنتەراکرێتەوە ئەو شوێنانی کە بۆ پەروەردەی گەنجانن هەر هەمووی لەسەر کاریگەری ڕاگەاندن بووە کاکدانا بەشێکی هەرە زۆر لەو باڵاپۆشی کە ئێستای بینی ینی ساڵانی هەشتاکان لە زانکۆی سلێمانیا دوو باڵاپۆشی تیا بووە ساڵێک لە ساڵەکانی هەشتاکان وەکو باسەکرێت دوو کەسی محەجەبەی تیا بووە چی وای کردو ئێستا بەڕاستی ینی دیارتەی حیجاب و باڵاپۆشی ئابەوشیەوە نیقابی تایە لەزان لەبەرەوە بەڕاستی ئەمە جێی زۆر زۆر دەستخۆشیە خۆی گەورە تەوفیقی هەموو کەڕڵەکەی بۆ لایەنی ئیسلامیەکان و کەناڵ ئیسلامیەکانەکە بەڵام هەر کەسێکی شەمە بکە ئیشێکی زۆر زۆر باشەکەەوە خێری هەموو لای بنووسی شەو دیار جان چاوت خۆش بێ ئینشەڵڵا ئێمەگەل لە کۆتایی پرۆگرام کاتما دینەوەلات وردەوردا وا بزانم لە بڕگەی ڕەمەزان و پیشە ئەمڕۆ شۆفێری پاسێک
میوانمانە بزانین ڕەمەزان و ڕۆژ و شۆفێریکردن بە تایبەت شۆفێری پاس چۆنە بام چم بە خێراتنی بکەم و بیێنم لەگەڵ خۆمە. کاک پشتیوانجان فەرموو. یاخوا بەخێربێ کاک پشتیوان بەخێر بێ یاخوا. سەلام عەلەیکم. کاک پشتیوان باشی؟ حاڵ باشە قوربان. یاخوا بەخێر بەستانەکەم سەلام قوربانجان. کاک پشتیوان بەخێر بیت. باشە قوربان. یاخوا بەخێر باشە. خۆش بن یاخوا. خێر بێ. حاڵ و حواڵە تەندروستیت. خوا بەزیادە. تۆ باشی قوربان. یاخوا بەخێر. خۆش بن یاخوا. کاک پشتیوان کەمال عەلی شۆفێری پاس لە سلێمانی. یاخوا بەخێر بێ. سەلام سپاسدانەکەم. خۆش بن زۆر سپاس. کاک پشتیوان شۆفێریکردن و با بڵێن ڕۆژ و گرتن هەم تینومانە بێن برسیمانە هەچەند ئێستا گەر ساردیا فێنکیش بێ بەڵام تۆ هەر بەشی خۆی ئینسان ینی ئیشتیهای بۆ ئاوە چێوانە یا برسیە بێ. بەڕاست ڕەمەزان و ڕۆژ و گرتن چ پەیوەندیەکی هەیە لەگەڵ پیشەکەی ئێوە یعنی ئایا زەحمەتریەکە یان نا بە پێچەوانەوە کەسێکی موسڵمانی دامەزرا ئەتوانێ هەر پیشەیەک ئەگە قورسیش بێ لەگەڵ ڕۆژەکە وەکو بڵێ تەرتیباتێکی بۆ بکە. حەزەکەم لەوە دەست پێ بکەین. پێشێکی بە ناوی خۆی گەور و میهرەبان سپاسدانەکەم بۆ ئەم بەرنامەیە کە بانگشتی منتان کردووە. بەخێر بێ یاخوا. هەڵبەت کاتێک کە باسی پیشاکرێت و باسی ڕۆژ و ئەم بابەتاکرێ ئێوە لە من شارەزاترن. مەسەلەی عیبادەت خی گەورە کە باسی ڕۆژوەکە فەرمێ لەعلەکم تەتەقون. ئەم ڕۆژ و عیبادەتانە زۆربەن جا فەرمێ لەعلەکم بەڵکو بگەن بە تەقوا. تەقوا یعنی چی؟ یعنی ویقایە. خۆی لە ئەستا خەڵک پێڵن ئەڵێ تەقوا یعنی ترس لەخوا. تەقوا ترس نییە لەخوا. تەقوا ویقایە یعنی خۆ پاراستن لە سنووری خەڵک بە معنایەکی کولی. کاک ئەحمەدی موفتیزادە قسەیەکی جوانەکە لە مەسەلەی نوێژ و ڕۆژووە. ئەڵێ دوو سەنگەری بەردەوامن بۆ پەروەردەکردنی خود لەناو ئەو دوو سەنگەرەیە. هەر پیشەوەرێک ئیشەکەی پەیوەندی بە خەڵکی ترەوە هەیە. ڕاستە. کەواتە ڕۆژوو ئەسڵەن یەکێکە لەو سەنگەرانی کە تۆ بتوانی ئەم لینکە لەگەڵ کە تەمان مەسەلەی عیبادەت لینکی تۆ لەگەڵ خوا زائیدەن لینکی تۆ لەگەڵ خەڵکە. وإلا خوا محتاج بە عیبادەتی کەس نییە. ولا حەدیثە قودسێکە فەرمێ ئەوەڵ و ئاخرتان کۆبنەوە لەسەر دڵی ئینسانێکی فاسق هیچ لە مڵکی خوا کەم ناکە و لەسەر دڵی متەقیەکیش هیچ لە مڵکی خوا زیان ناکە. بەڵام ئەلێرەیە باسەکە لەوەیە کە ئەم لینکە لەگەڵ خوا بەست ئەبێ ئەم لینکەی ترە کە پەیوەندی لەگەڵ خەڵکە بتوانی بەم ڕۆژە خۆ پەروەردەکەی پیشەکە دوا جوانکەی کە خەڵک بەڕاستی جا شخصیەتی هەر ئینسانێک پەیوەستە بە ئیشەکەیەوە کایکە. تۆ بەم ڕۆژوە توانی شخصیەتێکی جوانی گەورە دروستکەی لە شۆفێریە لە هەر پیشەیە لە پیشەکانە بە تایبەت شۆفێری پاسکاوێ تەحملێکی زۆری هەبێتەوە. من دایمە وتومە یعنی سایق پاس و سایق تەکسی پارەکان لەسەر جادە کەوتووە. ئیشەکەمە پارەمان ئێستا سایق تەکسی خەڵکی گلەیدێکە یا سایق پاس. ئێمە ئیشمان سەر جادەیە. ئیشمان سەر مێز و کورسی یاخود ئیمزاکردن یا دەرزوتنەوە شتانە نییە. ئێمە ئیشمانەیە لەسەر جادە پارە کۆکەینەوە. بۆیە زۆرترین بەرکەوتەمانەوێ لەگەڵ خەڵکی ترە. ڕۆژوو بۆ ئێمە زۆر مهمە. زۆر ئەبێ یعنی ئێمە ئیسفادە لە ڕۆژوو بکەین. بەڵێ ئیشەکە زەحمە دەکاوەکو جوای پرسیارەکەی تۆ بەڵام زەحمەتەکەی خۆشە خۆی وی زەحمەتی نەبێ هیچ نییە. بەس کاک پشتیوان جەنابتان شتان سەغ بێ یا ڕەبی. تەحملکردن لە زۆربانەوە لە بازاڕە و لە ینی ئەم هەموو خەڵکەیەتە ناو گەراجەکە و لەگەڵ جۆرەکانی خەڵکە کە لە سایقەکان لە خەڵکی تر یان قوتابیە گوێزنەوە ماڵسا. بەڵێ ئەمە ینی ئەم مناڵێک وەزنەوە یان چینێکی گەنجن کچن کوڕن تەعامل لەگەڵ ئەمانە زۆر قورسە. چه سەبری هێویانی ئەمە چۆن ئێوە ڕاهاتون لەگەڵ ئەم حاڵەتە؟ ئەوە ئەگەر باسی پاسی خەت بکەین تۆ یەک دیاریکراوی عمر لەگەڵ تا سەر ناکەوێت. مناڵ هەتا پیر لەگەڵ تا سەرەکەوێت. ڕاستە. یعنی بەجددی مەسەلەن پیاوێکی بەتەمەن سوارە بێ ئێمە تەجروبەمان هەیە لە خەتا بوو وەختی خۆی بڵین کە ئیش خەتمانە کرد پیاوێک هەبوو هەریوز ئەهات ئەگەر پاسەکەیەک نەفەریتیا وایە سوار نابوو ئیلا پێشی پێشەوە سوارە بن.
يعني تۆ ما بەڵە ئەنجا ئافرەت حەزی لە کورسی ئەم ئاها پێڵەن کورسی بێ زەحمەت حەزی لەوە نیە بۆی هەڵنەستێت و دانەنیشێت و بەرکەوتەی نەبێت لەگەڵ خەڵکی یعنی جاری وا هەیە جێگەمان هەیە بەتاڵە کابرا ئیلا ڕقی گرتووە چێتە شوێنێک دانیشێ خۆ تۆ لێی تووڕە نابی ناکرێ ئەبێ بە جۆری خۆی مامەڵی لەگەڵا بکەی یان جاری وا هەیە ئەبێ تەکلیفی لێ بکەی یا جاری وا هەیە کابرا حڕی خۆیەتی چونکە وا لە دڵی خۆیەوە حسابەکەڵێ پارەیەمێ فعلا تاوەکو پارەی و تەواو بێ سەحەبی سیارەکەی وازانە بۆیە بێ سەبرە هەبێ بە تەحمولە هەبێ وەگوتم ئافرەتە پیاوی بە تەمەنە گەنجە مناڵە هەموو جۆرەکانی تەمەن لەگەڵ سوارە بێ بۆیە بێت تۆ یعنی ئەبێ ببی بە ئەوەنە ئینسان کاک پشتیوان بەشێک لەوانەی کە خەتی با بڵین گەڕەکەکانیان نییە هێڵی گەڕەکەکانیان نییە کۆمەڵک پازیا لە کۆمپانیا یا خۆیان پێکەوە یا فەرمانبەرە گوێزنەوە مامۆستا شێخ فاتح یان قوتابی جا قوتابی مناڵ بێ گەورە بێ کچ بێ کوڕ بێ ئەیگوازنەوە بۆ فەرمانگەیە بۆ قوتابخانە و دووبارە هێنانەوەیان ئەم مەوعیداتە ینی لە کاتی خۆیان یەک بێ کۆیان کەرەوە دوای لە بەردەم قوتابخانە ئامادە بە ئەموو قوتابیەکان سەرکەون بیان گەێنە ڕۆماڵی خۆی لەمەیە ئەزمونتان چ یان ڕۆژوو لەگەڵ ئەم بابەتەیە سەبر و تەحملەکە چۆنایە برسێتی و توێنێتەکە چ کاریگەریەکە کاتە سەرم بابەتە بەڵێ وەڵاهی کاکەدانا طبعا بڵێ تو لەڵێ ئەوەی کە غەیری خەت ئەوەی کە بڵێن ئیشی تەلەبە و ئەم بابەتاکە تەسیرە کاتە سەری مەسەلەی ڕۆژوو چونکە حاڵەتی برسیبوون خۆ دەزانی وازانم ئیمامی عەلیە فەرمێت لە سێ حاڵەتە قەزاوەت مەکردانێک لەوانە برسێتیە بێ ئینسان قەزاوەتیانەکە چونکە حاڵەتی لەسەرخۆی ئیعتیادی نۆرماڵی نییە بەڵام ئەگەر سەبرناگری چیەکە یعنی مەسەلەن فعلا ئەو بابەتانە تەسیریان هەیە بەڵام وەگوتم مەسەلەی ڕۆژوگرتن بەتایبەت لە وەرزایە وەلو لە وەرزەکانی ترێ من لە مانگی هەشتیشە تەجروبەمان بووە من لە مانگی هەشتا پەیمانگام هەبوو تقریبا حسابم کرد لە ڕۆژێکە ئەچوومە بەردەمی 72 ماڵ بە زمانی بە ڕۆژوتی بەڵێ ئەچوومە بەر دەرگای 72 ماڵ جا هەیە ئەوەسیت هەیە حازر نییە بزەوت شتێ زۆر ناخۆشە دەرگای مەدخەلەکە کاتو یعنی ئێستایم یعنی بەخەبەرم ئەزوونەکە یعنی بەخەبەرم کە چیواژ نییە دوای 5 دقیقە دوای ئەوەیە ئەنی کاکدانا مەواعیدەکان بەتایبەت بۆ سایقی شۆفێری پاسۆمە ئەبێ زۆر مەزبوط بی دادێ تەلەفۆنی بۆ کردم لە مەکتەبێ بووم وتی کەیە بە دوای مناڵەکە مەسعاد 8 داوامانە وتم 8 دقیقە تێم 1 دقیقە چییە وەکو حکم بیری حکمی ئەعدامەکەی سەردەمی سەدام هین حکمی سجنەکەی 21 ساڵ 21 ساڵ و مانگێک یا 20 ساڵ و مانگێک بۆی بەرعافات نەکەی نا شتێکی بابوو ئەمو تێم دقیقە چییە وتم ئەم دقیقە یعنی من 59 سانیە 58 سانیە 8 دقیقە یەمە بەردەرگای ئێوە چونکە 82 دقیقە بێ لە شوێنێکی تر فعلا سێژە بێ لە شوێنێکی تر تۆ دقیقە تەخیرم کەی لە ماڵێک تر کە وعدم وایە 83 دقیقە بچم ئەبێ بە 84 دقیقە ئەوە گەر دقیقە تەخیرم کە وردەوای لێ مناڵەکە نازانێت چ ڕۆژێ لە چ کاتێکا بێتە دەرەوە بۆیە ئەبێ ئیلتیزام کەی بۆ کاتەوە سەبارەت بە برسێتی و توێنێتی پەیوەندی بە سیاقەتەوە خۆ دەزانی تەرکیزێکیەوێ ڕەمەزان ئەبێ ئەوانەمان کە شۆفێرین بەعام هەمومان سیارێ خۆمانمان پێ یان جەنابتان کە شۆفێری گشتین با بڵین لە خزمەت خەڵکیەکان لە خزمەت قوتابیان بەڕاست ئەبێ ئەم ڕۆژوت چۆن لەگەڵ ڕەفتار و ڕێڕۆیشتن و مانۆڕی سەر جادە مامۆستا شێخ فاتح یعنی تووڕە نەبوون لە شۆفێری تر و دەست شکانەوە و هۆڕین و قسەوتن و دەست بەرزکردنەوە و ئەمانە بێت چۆن بێ کاک پشتیوان کاکە دانەجێت جا هەر خۆی خودی ڕۆژوو خۆی ئیشی ئەوەیە ئیشەکەی ئەوەیە ئەوە ڕێخە وەختی بڵێ وەختی خۆی قسەیەک هەبوو ئێستاش هەر باوە ئاڵێ ئەسیاقەت و ئەلفەن وەذەوق والأخلاق شۆفێری هونەرە چێژە ڕەوشتە ڕۆژوو هاتووە من پێم وتن پەیوەندی بینی تۆ خوایە بڵێ لەعلەکم تەتەقون بۆچی بۆی تۆ نەچیتە سنووری خەڵکەوە لینکی دووەمیان تیا مۆفەق بی ئەوەیە کە باسیەکە کۆمەڵێک ئەخلاقیات هەیە بە کەسی بە ڕۆژوو شۆفێری بە ڕۆژوو ئەبێ پێوەی ملتەزیم بێ یەکی لەوانە شکانەوە سەر سیارەکەی مە گەورەیە پاس بەقەی 2 سیارە بێت تقریبا خەڵکێکیش سڵی لەیەکە ئەبێت تو بڕۆی نەبیتە هۆکاری ترسی خەڵک حتا ترسانی خەڵک من نمونەیەکی بەسی دەڵێم لەسەر جادە مەسەلەن جادەی شەستی سلێمانی 3 خەت کراوە ئەم خەتیان بۆ لادانە تقریبا
ئەتوانی بەهێمنی بڕۆیت و بۆی لابیت بەسەرەن ئەچی بۆ جادەیەکی فەرعی لە ناوەڕاستەوە ئەو شەستەی کە بۆ دیاریکراوە شەستەکەی خۆت بڕۆ ئەم فەرعەشیان بۆ یوتێرنە یعنی سێ سایی دەتوانێت بە ئیسراحەت بڕۆ شۆفێری وامان هەیە سیارەکەی خاتە ناوەڕاستی خەتەکەەوە دوو سایدی پێگرێ ڕاست بۆ یەکە لە شتە ناشرینەکان یەکێ لە شتە ناشرینەکان هەڵکوتانە سەر سیارە نزیک بوونەوە لی هۆڕن لێیان یا زیاتر لەو حەدەی کە بۆی دانراوە مەسەرەن تۆ ئەڵێ لە شەستی شەست بڕۆ ئەم هەشتا ڕوە تەقەڵ لێ ئەم پێڵەن تەقەڵم بەبینی سیارەکانە یعنی خۆی ئەسڵ وایە ئەم ڕۆژوە ئەگەر تۆ ڕۆژۆکە لەم شتانە دووری نەخسیتەوە دێوەڵاخوا حاجەی بە تینوتی برسێتی تۆ نیوەک لە حەدیثەکە ئافەر بێ حەجی بۆ نییەخوا تو ئێمە خۆمان حاجەمان بەوە هەیە کە بتوانین بە بۆنەی ئەم ڕۆژوە ژیانمان ڕێکخی لەگەڵ خەڵکی ترە بەڕاستی کاک پشتیان باسی لە بەعزی حاڵەت و دیار دەکرد حەزەکەم لە جەنابتانەوە بیبیستین یا بیزانین ئەو دیاردانە ئایا کەمی نەکردووە لە کۆمەڵگای ئێستا بۆ نمونە بێزارکردنی ئافرەت لە ناو پاسا ئەم دیاردە هەبوو ینی وەکو دیاردەیە وەکو حاڵەت بعضی جار گەنجێکە شتێکە ئالە وابەتەم و هەروەها ڕێز و احتیرام بڵین کەسێک پیرە یەتە ناو پاسەکە حەزەکە لە پێش و دانیشتنی دووە هەیە کەس هەیە هەڵسێ لە بری بڵێ کاکە منشمە دواوە قەیناکە بە ئەو بێتە پێشەوە وەکو باسی دەستشکانەوەت کرد یا دیاردی ئەوەی کە بڵین سایقەکە زۆر گەنجە تەلەبەی کچە گوازێتەوە ینی ولا حەزاتان لەسەر ئەو حاڵەتە چییە هەروەها ڕۆیشتن چەنە بە سەریعی ئەڕواچکەوە تا بینیمان لە کفریە یاخود لە کەلارە ئەو پاسەکە و ڕووداوە قەدەرەخواییە ڕوویە کە ژمارەیەک مناڵ و تەلەبە بەڕەحمەتی خواچوون ئەم دیاردانە زیایی کردووە کەمی کردو یاشت هەڵواندا ناو پاسەوە بۆ دەرەوە ینی خەڵک شتە خوات و فڕێاتە دەرەوە لەسەرم دیاردانە چیتان هەیە قوربان ئەوەی یەکەمیان کە فەرموتان هەستان بۆ کەسی بڵین گەنجێک هەڵستێ لەبەر بیرەکە ئەمە تا ئێستا هەرماوە ینی ئەوە تا حدێک شتێکی جوانە چونکە بێزارکردنی ئافرەت ئەوە لە ناو لە دانیشتنمانە من زۆر کات پێمەڵێن گلەی لە بەتەمەنەکانەکە لەوەیە ئەڵە گەنجەکە باشتر گەنج خۆی پارێزیە گەنجەکە باشترە لە تەعاملی لەگەڵ ئافرەت بەڵێ ئەڵە پیرەکە تەمەنی هەیە جوێنایەتی چییە؟ با ئێمە دایمە بەلای باشە تەویلیکەی ئەڵێ ئێمە وە کچی خۆم وایە بە ئیسراحەت چۆن دانیشتوەر دانیشیان ناتوانێت وەک من بە مەزبوطی دانیشە خەویت خەویە ناتوانێت هیلاکە نەخۆشە ئەویش بە نوعێکتر تێگە ئەڵێ هیچ عازمەکە بەنسبەت سەریع ڕۆشن و ئەم بابەتانە سایقی گەنج و ئەوە طبعا ئێستا کۆمپانیاکان وەقایم قامێتی سلێمانی بەڕاستی ئەوەی کە مەسەرەن کۆمپانیای لەگەڵ مەکتەبێکە گرێبەستەکە کۆمەڵێک شەرتیان بۆ داناون یەکێ لەوانە سەریع نەڕۆشتن و حتا ئێمە پارهینێکمان بۆ هەوو ئێمە کۆمپانیای گواستنەوەمان هەیە بڵێن قوتابیێمانە گرێبەستێکمان هینێکمان بۆ لە قایمقامەتی سلێمانیەوە کە ئەو شۆفێرانی لای ئێوە ئیشەکەن ئەوێ بەڕازیمە بێنن لە نزیکترین بنکەی پۆلیسی نزیک لە خۆیان بۆی بزانین ئەمە پێشینەی خراپی نیە جایمە تەکسیشمان لایە پاسیشمان لایە کابرا تۆ چوار کچی ئەیتێ یا پاسێک 20 نەفەر 25 نەفەریەیتێ ئەگەر کەسێکی خراپ بێت و پێشینەی وولانە بێ ئەمە ئێستا وا گرێبەز لەگەڵ شۆفێراکەین ئیجازە سەنەوی فەحسی مۆدێرنە کۆدی ئاسایش کارتی زانیاریێنێ بۆ ئێمە سێ نوسخەی لێگرینەوە بۆ ئاسایشی نزیکی ئەو مەکتەبە بۆ مەکتەبەکە بۆ چوار نوسخە دانیشیان بۆ قایم قامێت ئەینێرین کە ئەم شۆفێرە لای ئێمەیشەکە یان تەسەوەر کە شۆفێرێک پارەی بردبوو ئیتەلەبایی و نایەمەوە یەک تەلەفۆنمان بۆ کردوتمان ڕقەمەکە لای ئێمە و ئەو کۆدی ئاسایشەکە دەینێرین خێرا پارەکەی گەڕانەوە ڕاست یعنی ئیش لەسەر حەسەبەیە هەیە زۆر باش باس لەوە کرا کامێرە دابنرێ لە ناو ئەو پاسانی قوتابیە گوازنەوە و بە چۆ گەیشتکە پشتیان بەعزێ مەکتەب کردومانە ئێمە بەعزێ مەکتەب کردومان و لەوە شانێستا ئەکەوێتەوە سەر خواستی ئەو مەکتەب و شتانە کە خواستیان هەیە لەسەرەوە ئیمساڵ عەقدێکمان کردووە لەگەڵ مەکتەبێکە مەسەلەن داوای کردووە بۆ مناڵەکان پێویستمان بە GPS یان بە کامێرە ئەڵین بەسەر چاو کاک پشتیوان بەنسبەت سعری بەتابەتی باسی قوتابی و مەکتەبەکانە کرد سعری بڵین پاس تەکسی ئەمانە دیاری نەکراوە وەکو قایمقامێت طبعا بە کولی ڕێژەیەکی دیاری کردووە بەڵام ڕێژەکە بۆ مەکتەبە ناحکومیەکانە مەکتەبی ناحکومی تۆزێک جیاوازە لەگەڵ مەکتەبی حکومیە ناحکومی
دەرچوونی زیاتریان هەیە ئەو پاسی کە لە مەکتەبی ناحکومی ئیشەکە ناتوانێت مەکتەبی حکومیش بکات بە هەمان کات واتە یەک گۆز بە تەلەبەی هەیە و هەرەوەیە جاری وا هەیە ئێمە دەرچوونی دەرەوەی شاریان بە خۆڕایی بۆکەین ئیناو شاریان بە خۆڕایی بۆکەین ئەمانە هەمووی لەسەر سایقپازەکەوێ بۆ یەگەر تۆزێک کرێکشتی زیاتر بێ لەو یعنی ئەم شتانی تێکەوێ باش بینەوە سەر هینیشیە گەڕکێک و دوان نییە وایە جاریوا پاسێک حەوەش گەڕێک گەڕێ سەرتەوەرەکە و کودوا پرسیاری خۆشم کاک پشتیوان دیسان و بین و سەر ڕەمەزان و شۆفێری بە تایبەت بۆ سایقی پاس کە تۆ هەر گیانی خۆت لە دەستانیە گیانی کۆمەڵێک کچ و کوڕ و یان سەرنشینی گەڕێک لە دەستایە ئەم برسێتی و بێتاقەتیە گەرتێنی بۆێنەی ینی ئەکرێ بچیتەوە ماڵە کاکە ئیش نەکەیت نەک خۆشت و گیانی خەڵکەکەش بخۆیتە خەتەرەوە لەسەر ماڵێکی ئەنجان بە تەکید وایە ئێستا هەرکەس لە ئێمە لەوانەیە سیاری خۆمانمان هەبێ کاتێ من لە سیاری خۆمام بەرپرسم لە خۆم ڕاستە وەلەو تیژڕەوی بەرپرزنی بە تەنیا لە خۆ تۆگەر بە دارێکا کێشی دارێکت کوشتووە بە خەڵکیا کێشی ماڵوێرانکاری وێناوە بۆ خەڵکێک هەر شۆفێر بێ جادە بێ هەر شوێنە بێ چونکە تۆ پەیوەندی لەگەڵ کولی ئەم مەوجودە هەیە کە تایژی بە تایبەت ئەگەر کەسێک شۆفێری پاس بێ من بەرپرسم لە خۆم و 25 نەفەرکە لەگەڵ مایە باوەڕ کە ئەوە قەتڵی ئەمدا ئەگەر بێت و لەو یاسایانە دەرچی کە بۆ دانراوە لەو یاسانە ینی من بەسیترین شت بزانم خەلەلێک لە سیارەکەما هەیە ئەچم و خەلەلە چاکەم چونکە ئەگەر دوعاش بکەی خوا جوابی دوعاکە نایەتەوە چونکە ئامادەکاری بۆ دوعاکە نەکرد ئەنجا کەسێکیش کە بە ڕۆژووە ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێ گیانی 25 کەسی لا مەقسەد نەبێ بۆچی بە ڕۆژوە بیانی بڕۆ ماڵۆ دەنیشە بە ڕۆژوو مەبە یا بە ڕۆژی بچۆ لە کونێکە بخۆ عیبادەتی خۆ بکە و پێویست ناکە کە هیلاک بوویت و برسی ویت و تونویت بەسەر نەفەرەکان نابی ڕۆژی ناز بەسەر خەڵکاپی ئەمە عیبادەت بۆ خۆ دەکات بەس پەیوەندی تۆ خوایە وەخواش محتاجی نییە خۆت محتاجیت زائیدەن کەواتە چی ئەیسەلمێنێک تۆ عابیدی بە بۆنێ ئەم عیبادەتەوە بتوانی لەگەڵ خەڵکە تەسیراتی ئیجابی هەبێ وڵالەوە چ یەک دقەیەک مەجالما بێ هەچەنە تەلەڤیزیۆنەکان ڕووکرێتەوە لە من ئاگام لە دقەنەما دوسێ جاریش بە برایانم وت لەو تەلەڤیزیۆنی وەرەوە نایبینین مەڕوانجان کاک پشتیوان بەعزە کەس گلەیی لە حاڵی خۆیە کاڵێ ئیش نییە و کاسبی نییە و ئەگەر پیاوێک کە تەکسیکی هەبێت با کەمیشی دەستکەوێت بەو کەمە ڕسقا ینی دا بکەیە باشتر نییە و خۆی گەورە بەرەکەتی بۆ تێ ناخات لەوەی کە بچێ دانیشێ واز بێنێ لە سیارەکەی بیفرۆشێ ئەگەر بیفرۆشە چیەکە مەسەرەن ئەگەر دەستڕەنگینی هەیە بۆ ئەم ئیشاکە ئەگەر هەر ئەم ئیشاکە ئەبێ قەنەعەتی پێ هەبێ پیشەوەر کە تۆڵێ پیشەوەرم سایق پاسم سایق تەکسیم ئەبێ قەنەعەتە پێ هەبێ ئەجنا ئەچیتە سنووری خەڵکی ترەوە مەگەرمە خوا ڕێی پێیاوە خوارڕێ پێ نەیەوە بەڕاستی ئەبێ قەنەعەتکەی کەمیشت دەستکە بێ قەنەعەتکەی ینی بەرەکەت لە جوڵە هەر هەیە بەڵێ ئەوکو کورداوی خۆماڵێ لە تۆ حرەکەت لە من بەرەکەت بەناوی خواڵێ زۆر باشە دواوتت بۆ شۆفێران بشازێکی گشتی شۆفێری تایبەت پاس تەکسی لە ڕەمەزانە ڕۆژوو گرتن و شۆفێری کردن ئەگەر کەمتر لە سی چرکە دواوتی خۆتمان وەڵام یەکش دەڵێن خی گەورە لە قورئانە فەرمێ جەزاء بما كنتم تعملون یەک ئیمانی هیچ کەس لە قیامەتە خوا نایەوێ ئەگەر لە زیهنیا بێ إلا أبي الأخلاق الرنگ باتو شوفيري ورز لسر جادة بيسل منك إيمانداري هروانا بس شاو كاك پشتیوان يخوا بخير بيت بۆ گوڵستان خۆشحاڵ بین يخوا بخير بيت يخوا بخير بيت مڕۆی ڕازاندینەوە دەست چاوی خۆش خزمەتتان مامۆستا شێخواتێ إن شاء الله خوان لەگەڵ بێ کاک پشتیوان جان حافیز بێ ئەخوا سەر چاوەکان خوان لەگەڵ بێ ئەخوا جا کاک شێخ ئیتر وابزان وردە وردە کاتی ئەوە هاتووە بچینە بڕگەی تەندروستیەکەمان دکتۆرێکی بەڕێز جارەبانەی ناسێنین ئەزمونێکی زۆری هەیە تەسەوڕەکەم ئێمە هەندێک لەسەر نەخۆشیەوەنە باسەکەین دوایش هەندێک لەسەر ئەزمونەکانی خۆی لەسەر ئەزمونی خۆی ئەزمونی ژیانی خۆی و کەسێکی ڕووخۆش و قسە خۆش و بەزمیشی لای وابزانم وەنیە خاستن لەگەڵ جەناب تا تێکەڵاویەک و ینی دەمێکشە جەناب دەیناسی وەنیە الحەمدولای یەکێکە لە کەسایەتی زۆر جوانەکانی سلێمانی و کوردستان و ناوداریشە حەزەکەم کەسی پێشوازی لێ من حەزەکەم جەناب پێشوازی لێ فەرموو کاتورگیان فەرموو باشە زۆر باشە تاوەکو مایکەکەی بۆ بەستن زۆر باشە کاکدانام سوودەکانی ڕۆژوو بۆ تەندروستی هەر سوودجگەر بەشێکی لەوە باسەکەین من زۆر سوودم لە وتەکانی بینی خۆشزای باتەوە ینی
ئێمە ئاوە خەڵکی ئاوا لەخوا بەزابێکە لە وڵاتی ئێمە لەخوا لە سایق بێت لە مامۆستا بێت تۆ ئەمە خێزانت کچێت کوڕت لەگەڵ ئەمە بڕات ینی مطمئین بڵێ لەبەرەوە بەڕاستی ئێمە سوپاسی هەموو شۆفێرانەکەین هەموو بەڕاستی ئێستا لەخوا بەزابێ ڕێژێکی زۆر باش لە ناو شۆفێرانە و ئەدای ئەو ئیشەی خۆیان زۆر بە جوانیەکەن ئەمە جی دڵخۆشی بەڕاستی الحەمدولله سواز خۆی گەورە نازانمە بێ بزانم ئامادە بێ میوانەکە ئەگەر وەکو یەکەم ڕۆژمان لێ نییە میش بڕۆم کاتو گیان فەرموو کاکە سلام علیکم. علیکم السلام دکتۆر یاخوا بەخێر بێ یارت بار بەخێر کاک دکتۆر بەخێر بیت سەر چاوەکانم بەخێر بێ یاخوا دکتۆر فەرموو یاخوا بەخێر بی کاک خۆی سپاسە کاتوکیان بەخێر بێ یاخوا سەلامەت بی. وەڵاهی من بەش بە حاڵی خۆم وەکو خۆم وەکو تەواوی پرۆگرامەکە و کەناڵەکەش داوای لێبوردنەکەم بەو هەموو قادرمەیە جەناتمان هێناوە ئەرە بەخوا تەدیب ئەزانم من خۆم ئەزانم کە سەرەکەم چەند ناخۆشە جا بۆ تۆش لەوانەیە تەدیبتان پێ کردوم تدریب خەینا تەوبە نەبێ خەینا وەڵا ڕاستەکەی کاتورکیان یاخوا بەخێر بێ جەنابی دکتۆر تایر هەورامی پسپۆری نەشتەرگەری گشتی وەزیری پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان و کەسایەتی جوانەکەی شاری سلێمانی و کوردستانمان یاخوا بەخێر بێ. بژیزانەکەم سپاسی هەر هەمووتانەکەم ئێوە ئەوانەی پشتی کامێرەوە بووی یاخوا بەخێر بێ. تۆ پرسیارە طوبیەکانی لێ بکە منیش هەندێک شتی خۆشی لەگەڵ ئاگەڕنەوە وەڵی پێشەوەی دەستکەین بە بەنامزانین تیجی کاکتۆر وتی من زۆر لەوت لاچ لەگەڵ لەلایەنە طوبیەکەەوە لەگەڵ بڕۆ من هەندێشتە زانم لە ژیانە لەسەر ئەوانە لەگەڵ ڕۆم باشە دەسام خۆ دەستی تۆ ئەویش سەلامت دکتۆر جان بەعام لەگەڵ ڕۆژوو ڕەمەزان و ئەم بابەتانەیە چۆنیت؟ وەڵا خۆی لەبەر بازێ مەسائلی سەحی دوو ساڵێکە باش نیم بە ڕۆژوو ناکەم بۆی تەندروستیتەوە بەوەی تەندروستی خۆمەوەمانەگینا تا پار و پێرار تا پارنا تا پێرار هەموو ساڵە بە ڕۆژوو بوو. دکتۆر با پرسیارێ بکە خۆت ئیزنت داوە بە خۆت بە ڕۆژوو نەبی یا پزیشکی پسپۆر پێوتی بە ڕۆژوومەوە تو بە قوت نەبوو وەڵا پزیشکی پسپۆری دڵ و ئەمانە پێیان ئینشاڵڵا تەندروستیت باشە بێت. سپاس سەلامەت باش دەبا بینە سەر هەر سوچگەر بزانین ڕۆژوو لەگەڵ هەر سوچگەرە چۆنە و ئایا ڕۆژوو بۆ ئەم بابەتە ئێمە باز لە کەسێکی ساغەکەین کاکتۆر نەک کەسێکی نەخۆشوانە چکەوتێتە دەرەوەی باز ناکات بەپێی ئاەتەکەش ئەوەی کە نەخۆشە و لە سەفرە ئەوە لە دەرەوەی بابەتەکە ڕۆژوو لەگەڵ هەرسو لەگەڵ جگەرە چۆنە؟ خۆی ڕۆژوو خۆی ئێستا بە زۆر توێژینەوە کە کراوە دەرکەوتووە کە یەکێک لەو شتە باشانەی کە حتا لە بازێک لە نەخۆشی شێرپەنجەمانە خەڵگە پارێزێ یان لە بیدایەتی دروستبوونی خەلای شێرپەنجە توانێت خەلایەنەکان لەناو بەرێ جگە لەوەی یەکێکە لەو ڕێگایانەی کە بەکارێت بۆ ئەوەی کێشت دابەزێ و ئەمانە یعنی ئێستا نەک هەر بە ڕەمەزان زۆربەی خەڵگەی کە پێوترێ ئینتەرمێتنت فاستنگ یعنی کە بە ڕۆژووی تەندروست بەراوبەر یعنی بڵێن هەفتەی دوجار سێجار بە ڕۆژوە بێ و کێشی کەمە کات و تەوازنی کێشی ئەکات و بەڵانسی ئەکات یعنی ئەمە شتێکە لەو باشانەی کەوا تەنزیمی ئیشی هەرس و جگەر و ئەمانە هەر هەمووی ئەکات بە کەسێکی ساخ کەسێکی ساخ زۆر باش بەزەوانەی کە خۆی حقیقەتە خۆەوە خۆی وێن کۆنتۆ بەڕێدەن وەکو من پێم وتی ئەوانەیە احتیمالی خوێن خەزبوونێ وایان هەیە ئەوانەیە کە بعضێک کێشیان هەیە دکتۆر پێیان ئەڵێ کە بە ڕۆژوو نەبن پزیشکی پسپۆر کە پێوی دەبێ بە قسەی بکە باجار کاتۆ لە ڕووی تەندروستیەوە ینی ڕۆژوو ئەگەر کەسەکە نەخۆش نەبێت چه سوودێکی لێبینێ ینی لە ڕووی مقاومەتەوە لە ڕووی جسمی لە ڕووی ینی لە چ شتێکە ئیسفادی لێکات جارێ یەکەم تۆ وەکو ینی تحمل زیابێ اینجا نوزە درێژەبی لە بازە شتێکە واد لێکە کە هەڵچوون و ماڵچوون وردەکەم بکەیتەوە ئەگەر بازێ شتێکی بڵێ خراپە خوارد بێت لەوە پێش و ڕۆژانە هەموو جارە خوارد بێت وەمانە هیچ نەبێ بە ڕەمەزان نەیخۆی جگەرت چاگە بێتەوە و جێگای خۆی ئەگرێتەوە ئەمانە هەموو کارەکانی جگەر تەنزیمە کاتەوە یعنی ڕۆژوگرتنەکە لەبەرەوە ئەوە بۆ ئەوەیان بۆ مەسلەی شەکرە زۆر جار تەنزیمی شەکرەژەکات یعنی ڕۆژوو تەنزیمی شەکرەکە بەڵام نەوە لە شەکرە هەیە کەوان ناتوانین بە ڕۆژوو بێت ئەوە دکتۆری تایبەتی شەکرە خۆی پێڵێ بۆ جگەر کار هەیە چوری جگەری هەیە دایە بەزێنێ چوری دابەزێنێ ئەنزایمات دابەزێنێ
ئەگەر دوورکەوێتەوە مانگێک مەسەلەن لە مەشروب خواردن و نازان چۆمانە جگەر خۆی چاگەکاتەوە قابلی چاکبوونەوەی هەیە لەبەرەوە خۆ جگەریش پارچەیەکی لێ وەرگری زەرعەکەی لە یەکێکا زەلامەکە توانێت پێوەی بژی چوە ئەو پارچەیە کە یەک لە سەرهەشت بۆ دوو لە سەرهەشتی جگەرەکە وەریەگریلەوەی کە یا بە خەڵکی تر دوای مدەیەکە بێتەوە بەقای جگەرەکەی پێشوو کە نەماوە خۆی دروست خۆی دروست دەکات. کاکتۆر ئەو نەخۆشیە باوانە چین کە تووشی جگەرە بێ؟ وڵا زۆربەی جارێ نەخۆشی ڤایرۆسی هەیە کە تووشیە بێ اینجا نەخۆشی چەوری جگەر کە تیاێ اینجا ئەگەر ڤایرۆسیەکەی توش بوو تووشی نەخۆشی شێرپەنجەی جگەرە بێت شێرپەنجەی شوێنەکانی کەش کە بگوازێتەوە یەکەم جار بۆ جگەرەشێ ئەکیاسی مایی ئەوکی تورەکەی ئاوە ماوە ئەمانە یەکەم جار لە جگەرا دروزە بێ هەوکردنی جگەر وەکو دومەڵ ئەوەش هەر تووشیە بێ ئێستا کرمی جگەریش هەیە یاری لە کوردستانی خۆمان کە ئەوەش بە کوزەڵە و بازە ئاوێک و ئەمانە گوازرێتەوە لە حیوانەوە بۆ ئینسان ئەوەش هەیە تووشیە بێ. ئەم ڕۆژوە بۆ هەر یەکێک لەوانە بە ئەندازەی خۆی لەژێر ڕێنمای تەندروستیە لە ڕێنمای پزیشکا سوودەگەێنێ بۆ نەخۆشان بۆ هی ئەمیبا و هی کرمی جگەر و کە فێشولای پێوەتێ و هی هایداتیس کە تورەکایی بۆ ئەوانە جێگا ناگرێنا بەڵام بۆ ئەوەی کە بڵێ بە بەعزێ خواردنی کە زەهرایی بێ بۆ جگەر کە کەمی کێتەوە لە وەختی ڕەمەزانە بۆ ئەوە جێگاگرێ. بابینە سەر قسەکانی ترمان فەرم حەزەکەم بڵێم جنابی بکۆتەر کاکدانا ڕەنگە 25 ساڵێکە بێت لە خزمەتیان من ئەمەلیاتە ئیشی لەگەڵاکەین بێژگە لە 25 ساڵە کە ساڵانێکی زۆرتر لەوە پێشیش کە ئەمەلیاتیان کردووە یەکێک لە اختصاصە زۆر قورسەکان لە تۆ بە اختصاصی جەراحەیە کە جنابیان ئیشی تیاکەن زۆر قورسە بە هەزاران ئەمەلیاتە بینیوە کات تۆ معجیزە لە ئەمەلیاتە بینیوە کە خوا فریای تۆ کەوتووە فریای نەخۆشەکە کەوتووە شتیوا بینیوە بەڵێ خۆی خۆ یەکێکەیە چەندجارێکە باسم کردووە بەسە بڵێ لە وەختی ڕاپەڕینی هەرچەنەوە وا خەریکی ڕاپەڕینە ئەمڕۆ پێنجی سێ و ڕاپەڕین ئەو کاتە حوتی سێ لە سلێبانی ڕاپەڕینەکە بوو ئیتر وەختێک کە پێشمەرگە هجومی کردە سەر معسکەر خالێت کوڕێکی گەنجیانێ نبوو خۆی احتیمال لە تا ئێستاش مابێ کوڕەکە ناوی جعفەر بوو خەڵکی شەمشەماڵ بوو باوکێکی پیری نورانی لەگەڵا بوو کە ڕیشی سپی بوو بردی بوویانە ژوورەوە فەتحەبەتنی بۆ کردبوو کوایە گولەکێک لە سکایەتی بەڵام هێنایانە دەرەوە بە سوتفە من لەبەر دەرگای ئەمەلیات تا بینیم لەگەڵ دکتۆر حەمەنووری و دکتۆر ئاریسانی ئیشی تۆ نەبوو لەو کاتە نەوەڵڵا سوبحان الله قەدەرە دکتۆر ئاریسانی وەمانە من ئەمویست بڕۆم ئالویا بینیم سەی دەموشایم کرد کە شین بوو بۆ ئەمانە وتم بابەوتم ئەمە لەواشێ خوێن لە پەردەی دڵیا کۆ بوو بێتەوە وتیان بەخوامە اختصاسی ئەمە نیە ئەوانێک کە لێ بوونەوەمانە وتم دەبیێن ئێمە یکەینەوە خۆ ئێمە نەمان کردایەتەوە ئەو دەقەی ئەمرد کە کردمانەوە گولەیەک لێرە کەلەیە بۆ هات بۆ ناوسکی لە بەر شوێنێکی دڵی کەوتبوو کە تقریبان کونێکی تیا بوو بەڵام چواردەوری دڵی کە پێوتێ شەغاف القەلب یا پێریکاردیەم ئەوە هێشتا کۆی کردبەوە کە لامان برد خوێنەکاتە دەرەوە فیشقەیە کرد بە دوو جاردووریمانەوە دیسان تەقیەوە پارچێ ماسوولکەمان لەسەر دانا یان لەسەر دڵی پارچە هەر دڵی کون بوو دڵی لێ ئەدا کە ئەمانوریەوە بەو زەختە و خوێنە فرێدا کە دووریمانەوە دوایەوە دوو سۆندەی سنگۆمانەمان دانا هێشتا سۆندەکانماندانە بردوو ئێمە ڕامان کرد چوین بە عربانە هێنا بوویان بۆ خستخانەی پاوە من لێ خۆم سۆندەکانم بۆ لابر دوای 3-4 ساڵ ینی گەیانێنە ئێران خستخانی پاوە بووی پاوە بوو ئێتر لەوێ شارە سەرۆمانەمان کردووەمانە باش بووەوە هەتا چەند ساڵە پێش ئێستا دکتۆر ڕێباز نەشتەرگەری گشتیە لەوێ چوو بوو بۆ لای کە وەرەقەیەکی بۆ بکەن کە ئەمە پێشبەرگەی سەنگەرە وەرەقەی تەقریرەکەی منی پێ بوو کە ئەو ڕۆژێ هاتووە وەلەکە بەردڵی کەوتۆ بۆمان دووریوەتەوە خۆی ئەگەر ئەمە معجزە نەبێ بێ لەوێ نەبی ینی ئەو دقە ئەگەر تۆ لەوێ نەبوویتایە تەواو ئەمرد نەخۆشێکی خی گەورە ئەمی بۆ کردو بە سەبەبەکان ڕێخە نەخۆشێکی کەش هەر تەقریبەن وەکو ئەم وا بوو مناڵێک بوو ئەو مناڵە بە ئەکیدی ئێستا ماوە بەڵام خۆی من ناوشتەکەی نازانم دکتۆر یادگار خوا ئەفریقا ئەمرێکی دەرکردبوو کە ئەو ڕۆژەی دکتۆری خەفەرە بێت لە ژووری خەفارەتەکە دانیشێ کە من دانیشتبوو مناڵێکیان هێنا دەوری 12-13 ساڵ بوو وتیان ئەمە ئێمە
ئاسنگەریمان کردووە بوراوەتەوە جلەکانم داکەن هەر یەک نقطەی سوور لێرەیە بوو خۆم بردم بە باوەش بۆ ئەشعا هاتەوە شتێک لەسەر دڵی بوو بردمان لە عملیات قەفەزەی سنگمان کردەوە هەر ئەویش عینەن شت پەردەی دڵی پڕ بوو لە خوێن لامان بەرکورێکی تیا بوو دوو تەقەڵمان لیا ئێستا شاک بووەتەوە یانی ئێستا ئەکید ماوە ئەمەیان بەس ئەوی تر ئەگەر نەمابێ بەهۆی تەمەنەوە نەماوە ئینا هەتاوەکو چەند ساڵی پێش سەما بوو یعنی تا دەوری 2014 و 15 ئەمانە مابوو ناوی جعفەر بوو خەڵکی چەند سەماڵ خەڵکی چەند سەماڵ دکتۆر تەوان جەناوە خانەشین بووی هەنیە بەڵێ بەڵێ 2012 باشە خۆی گەورە بەرەکەت بخاتە تەمەنەوە سەرقاڵی چی ئێستا ینی لە ڕووی تەندروستیەوە لە هیچ نەخۆشخانە و لە شوێنێک ینی کاری تەندروستی و نەشتەرگەری و ئەمانە ئەەکەی یان لەوە پێش زیاتر لەو پێش زیاتر وا بزانم ئیشەڵا ناشبێتە یعنی لابرنی خێرەکە وا بزانم لە دەستت هەیە لە بابەتی خێری و ئەو عملیاتانەی ئەو خەڵکانی کە هەژارن وەڵا خۆ گوێ بگرە ئەمە شێخفاتێک ناڵم هەڵی حسابێ هەفتەی پێشوو هەر لەگەڵمانە ئەم هەفتەی کەوتوێتی وەرە بۆ ئێرە خۆی لەگەڵمانە بووە ئێمە هەفتەی بەلایەنی کەمەوە لە نەخۆشخانەی فێرکاری ئێمە عادەتەن سەرە ناین بە نەخۆش 10-12 ئەمەلیات دەکەین هەموو ڕۆژی سێشەممەیەک ئەوانەشی کە بەعزە ئەمەلیاتێکەیە لە نەخۆشخانەی مناڵبوون ژنان و مناڵبوون کە پێویستی بە نەشتەرگەر بێ بە تایبەتی ئەوانەی شێرپەنجۆمانەیان هەیە من لەوێش دەستێکم هەیە کە ڕۆژی شەممان ئەڕۆم یارمەتیانە هەم لە 2 بۆ 3 نەخۆش لەوێش ئەمەلیات دەکەین ئەمانە هەر هەمووی بە بەلاژەکەین بەس وابزانام لەگەڵ ئەوە شاکاک شێخ ئەمانی تو لی پرسە بەس با من هەر سەرباسەکەی دامەزرێنم وازم دکتۆر باخێکی خۆشیشی هەیە لەو دەڤەرەی لای خۆیان نازە ئەمە چی بڵم نا ئەویان تۆ بەڵام خۆی ناوێت نێک دەماڵەوە داوای لێ بکەن دکتۆر بەڕاست بە تەمەنەکەت و بەو وەزنی کە هەتە بۆ نەخۆشی کە ئەشفەرمی 2 ساڵە ڕێگر بووە لەوەی بە ڕۆژوو بم دەستنی لەگەڵ باخەکە تا خۆت ئیشی تیاکەی خۆت حەزت لێ وەڵا خۆم نا ئیشێکی وای تیا ناکەم بەس ئەشمە ناوی بەس شوونە ناو باخەکە و خانووەکەم لەوێ بەڵام ڕۆژی جمعان لەوێ نەخۆشە بینم خەڵکی و منتەقەیە کە نەخۆش بەیێنە لام لەوێش نەخۆش بازەژاری لە کوردستانی ئێرانیشەوە ڕۆژهڵاتەوە خەڵگە لەوێیان بینم ئەشکەوتەکە چی بوو پێشینەکە باست کرد وڵی ئەشکەوتێکی باس کرد دکتۆر تایر شتێکی داهێناوە باری هەموو پیاوانی قرس کردو لە کەناڵێکا باسی کرد کە بەس دکتۆر تایر و مام حسینی پاوە ئەویان دروست کردووە دکتۆر تایر ئەشکەوتێکی بۆ خێزانی دروست کردو جاوتم کاک دکتۆر ئێمە قڕکێ بکەین مەسەلا من شۆقام هەیە لە شۆقام ئەشکەوت لەکوێ دروستکەم اینجاوتم ساڵی تری پێ چێ 5-6 ساڵی تر خەڵکدا کە ژن نایەنێ لە 12 مسخال ئاڵتونی بۆ بکە و ئەشکەوتێکی دکتۆر تایری ئەمە شکەوتە چی وڵا کاکەتر ماڵەوە حەزیانە کرد ئەشکەوتێکمان هەبێ هەموو جاروبارەشین بۆ ئاریشکی واژاوە ئەیوت ئەمە خۆشە شتێکی وا دەبێوەبانە ئێتر جاروبار تیادا ئاریشین نانێکە خۆین و تەواو بۆەوە لە باخەکەت بۆ دروست کردووە لە باخەکەمان کاتور ناڕەحەت نەبوو دروستکردنەوە وڵا ناڕەحەت بوو وەسای تایبەتمانێنەوە ئیشێکی باشە کردو ئیشەڵایەوەش دروستیە کرد کاتورگیان لەسەر ژیانی وەزیفی خۆت حەزەکەم پرسیار بکەم شوێنە زۆر بینیوە جەناب لە بەغاڵیش کردو ڕانێش وازانم لە چوارخۆرنە ئیشم کردووە لە قەڵازێ ئیشم کردووە لە پاوەی ئێران ئیشم کردووە لە تارانی ئیشم کردووە لە خستخانەی فەیروزگەر بەڵێ طبیعەتی خەڵکت زۆر ناسیوە بەڵێ مدەتی کە لە وەزیفەیە بوویت ینی خەڵکی منتیقەکان چۆن هەڵەسەنگێنی سەرڕەنگە منتیقی پشدەر زۆر میوان دۆست باسەکرێن توشتێکی ئێوەمان بۆ باس بکە وەڵا خۆی منتیقەی پشدەر هەتا بڵی میوان دۆستن بە وەفان ڕێک و پێکن یعنی ئێستا ئێتر وردە وردە خۆ تێکەڵ بوون ئێستا تقریبەن هەمووی وەکو یەکی لێ هاتووە بەس ئەو وەختێکی ئێمە ڕۆشتین تازە خەڵکی لادەکان یعنی داگیرا بوون تازە خەریک بوون جەماعەت دروست کرا بوو اینجا مەجموعەیە خەڵکی زۆر باشی لێ بوو یعنی کە لەوێ هاتبوون کە یعنی پیاوی پیاوانەی لادەکانی خۆیان بوو هاتبوون لەوێ کرابوون بە یعنی بڵێ کارگوزاری نەخۆشخانە و ئەمانە بۆ ئیشێکیان بۆ بدۆزەوە ئەمانە یعنی بڕوا دەبێ ئەو وەختە کە ئێمە لێبوون من ماڵەوەشم لەگەڵا بوو یعنی کام پار و خۆش بواە
بەبێ ئێمە نەیانە خوارد لە کاتێکا کە خەڵکیش فەقیر بوو خەڵکی زۆر فەقیر بوو ساڵی نەوەتەکان حیسابکردن بە هشتا وانە هەشتاکان یعنی ئەمانە طبعاً مام ڕسوڵێک هەبوو وەکو مامی خۆم سێرم کردووە ناوی ڕسوڵە کەڕوا بوو خەڵکی منطقەی پێداشێ و ئاشان و قڕناخەوە ئەمانە بوو هەموو هاوینێک جاڕۆشەوە بۆ ئەوێ بۆ زراعەت و مراعاتەکەی وەختەیە توانی ئێمە پێویستمان بە بیرێک بوو لە خەستەخانەکە چووە خۆی ئەو خەستخانەیە کرابوو لە ئەرزێکی زۆر زۆرە هێشتا دارێکی لێ نەڕێنرا بوو وتە بۆ داری نییە وتیان ئاو نییە ئەوتم باشە بەشەن ئەمە ئەگاتە ئەو وتیان بە دەوری 13 مەتر و ئەوانە یادی بەخێر بێ کاک دکتۆر نیهات ڕەفادە و ڕێ سەحە بوو وتم ئەکرێ من یا مام ڕسوڵ بتێ و نەتەوێ ئەو هەر ڕۆژ ینی ئەو 45 ڕۆژە ڕۆژ بە ئیجازە وایە بە ڕاکردن وایە هەر ڕۆژ هەرە ڕۆژ بۆ باخەکەی خۆی ناحەقیشی نەبوو من خۆشم بوو مایە هەرە ڕۆشتم وتم کاک دکتۆر نیهات ئێمە ئەگەر خۆمان بیرێ هەڵکەنین پارەی تێنەشێ من ئەکرێ بە یەکێ لەو کرێکارانی خۆمان بڵێن کە بتوانن بیر هەڵکەنن ڕۆژێ ئیشکەن و 2 ڕۆژی ئیجازە بن ئەو ئۆفەر بووە ئەوە ئۆفەر بوو وانە بەڕۆڵا وتی ئەکرێ وتم مام ڕسوڵ وەرە با جددی ئیشەکە بکە لەگەڵ دوانی کابێنە لەگەڵ خۆتا ڕۆژی 2 ڕۆژی ئیجازەتان نەێنێ وتم بۆ ئەوەی 45 ڕۆژەکە کاشیتەوە بۆ کوێستان منەتی تیان نەوێ بیرێکی زۆر چاک و دوایەوە حەریقەکەمان کرد بە گوڵ و گوڵزار و بەباخ و حتا ساڵێکیان کردمان بە شەتڵی تووتن پێویستمان بە پارەی کێبڵ و مێبڵی بیرەکە بوو لە ناو لە پشتی خەستەخانەکە لە پشتی خەستخانەکە تر بە کارمان هێنا بۆەوەی کێبڵ و مێبڵەکەی پێ بکڕینەوە مام ڕسوڵ ناوکیش یەگرتەوە پزیشک بڕای بەم بابەتە نییە ئیشی تویش کرد خۆی گوێ بگرە یا خۆی ژوورەکە دانیشت بووم خۆم بە تەنها بوو من ماڵەوەش دکتۆرە بوو لەوێ بوو دکتۆرێکی مسریشمان لەگەڵا بوو دکتۆر مەژدینا بوو لە پەنجەرەکەەوە خەڵک یەک ئەڕۆشت بن نەمەزانی بۆچی ڕۆ بۆ حوشەکەی دواوە کاکە یەکەم ڕۆژ وام زانی احتمال شتێکی کەوتێتە حوشەکەەوە دووهەم ڕۆژ سێهەم ڕۆژ چوارە چوومە ئەو دی و حوشەکەی ئەو دیوار چوم لە دەرگاکەەوە چوو بۆ ئەو دی ئەبینم کاکە خەڵک سەرەی گرتووە مام ڕسوڵ خەڵکی تەخت کردووە دەزێنێ بە وەرگیاوەتە مام ڕسوڵەوە خێرەوتی داوکیان کەوتەوە کوڕەوەتم مام ڕسوڵ بۆ خاتری ئەمە خەسخانەی حکوومەتە ئەمە هی ناوەگرتنەوە نیە تۆ لە ماڵەوە ناوەکیان بگرەوە مەهێنە بۆ ێرە کاک دکتۆر سەبارەت بە عەمەلیات بەڵێ حەزەکەم بچمەوە ژووری عەمەلیات یعنی ئەو نەخۆشە ئیتر چۆنەڵەی ژیان و مردن و گەڕانەوە و نەگەڕانەوەی لای خۆی پروردگارە و لە دەستی ئێوەشایانی کەم تەرخەمێ خوانە خوازە شتێ بێ بەڵام هەر بەڕاست پزیشک لەو کاتەیە قودرەت و گەورەی و ئیلاهەتی خۆی پروردگاری چۆن بۆ دەرەکەوە یەک دووەم ئایا تا چەند ئەم پزیشکە زۆر زانا بێ زۆر بلیمت بێ زۆر بەناوبانگ بێ ئەوە دەورە بینێ یان تەنها بێ پشت بەخۆی بڕوا دەبێ مان و مردی ئینسان مانەوەی چاکبوونەوەی بەدەستخوایە و نازانی بۆ ئەمرێ زۆر ڕاست وە دکتۆری خەتەرترین ئیشە کە بەشەر تووشی ئەبێت وێکە من باش بۆشوونی خۆم دکتۆری نەوعێکە لە ئیدمان نەبێ هیچ کەسێک نیکە هەر هیچ کەسێ نیکە ئەو ڕۆژەی نەخۆشێکت تووشی مشکلەیەکە بێ لەوانەیە مانگێک خەوی پێوە بینی خۆ لێ نەکەوێ دکتۆرەکە ڕاستە خۆی پیشان لەوانەیە چونکە تۆ کەیتە ژوورەوە من ئەبێ بەدەمتەوە هەر پێ بکەنم خۆ تۆ حیسابیەوە ناکەی من نەخۆشێکی کەم لە شوێنێکی تر لێ قەوماوە حیسابیەوە ناکەی چی لە دڵیم نایە تۆ ئەو حیسابانە ناکەی وە خۆی مردنەکەش بەعزە جارێک نەخۆش مردووە بەس پاڵکەوتوە لە سەر مێز عەمەلیاتەکە مردووە بەس کانویلەکە بۆ داناوە مردووە هەر قۆی لێ نەداوە دەرزەکە لێداوە مردووە هەشە لەوەی کە یەکەم کەس من باسم کرد دڵیشی کون بووە و لە مەعەسکەر خالیدیشەوە هاتووە بۆ ئێرەوە ئێمەش کردومانەتەوە و خۆلەوە پێش نەمان کردووەتەوە خەڵکی وەکو ئەو هەر ئەو بووە تەقڵشمان لیا و چاک بۆتەوە ماوی شەو دە 15 ساڵی دوای ئەوەش هەر ماوە کاتۆرە گەرجناوە بیرە بێت نەخۆشێکمان هەبوو ئازانم زۆر ینی تقریبا 20 ساڵە بێت ئازانم 5 ساڵە بێت ئیتر دەستی لێ شۆرا کە مردووە تەواو ینی لە ژووری عەمەلیات بەڵێ هەر خوا عەفیکە
باجی فەریدەمان هەبوو بەڵێ بەڵێ ئەمریکای کردووە باجی فەریدەکە باجی بوو لە لامان ئیتر ڕۆژ بێنێتە دەرە و ئیتر معاملەیەوە بکرێت کە ئەمە مردووە 20 دقەیەک دەستی بەردەستی کەوتوتی دڵی لێیا چوونەوە و کاربای لێدرا و گەڕایەوە کاربای لێرا و گەڕا یعنی خۆی ئەمە مان و مردن بەدەست خوایە هەر دکتۆرێک بڵێ من بە گەرانتی ئیژەکەم ئەوە معنای وایە لە کاری خوا تێنەگەیشتووە خۆشی پزیشکەکەی زۆر باش نییە ئەگینا گەرانتی نییە لە تۆبە تۆ من گەرانتی نام بە نەخۆشەکە خۆم فریای ئەوە بکەم شەکەی بۆ بکەم چۆن گەرانتیان بەوەی کە ئەو بمێنێت دوای ئەمەلیاتەکەی من بگەیتەوە تەمەنی 18 ساڵ ڕێگەی پزیشکی گریتەوە بەر من هەرێگرماوە بەر وەک دوا پرسیار خۆم کاک شێخیش نازەم فەرمووت خێزانی شت خوالێکتان نەکە دکتۆرێ باشە لە ماڵەوە ئیش و کاری ماڵەوە و باخەکە و هاتن و ڕۆشن و ئەمانە بەڕاوێژە قسەی تۆ خوا پیا و سالاریە یا بەڕاست بە ئینەکەی دەرەکەوێت بە ئەشکەوتەکەی دەرەکەوێت لەوانە قسەی وڵا قوربانیان زیاتر قسەی ئەو ئەخوا هەرچی شتێکی وە دەڵێم بەڵێ قوربان بۆی بڕوا بەڕێکاوەی بۆی تووشی مشکل ژیانشی باشە ڕۆڵ ژیانم باشە نەسیحەتی هەموو پیاوێکی ژەکەم بەژنەکانیان مەهرچی وت بڵێ بەڵێ قوربان ئەگەر زۆر کورتیشێکی تۆ بق بەڵە قوربان دەستە خۆش بکات تورکیان ئێمە زۆر عزیزی جناپانە ئەگەر وتی کۆتاییت بە تایبەتی کاکدانا ئاماژەی بە عملیات کرد ئەگەر ئامۆژگاریکی خەڵک هەیەن بۆ عملیات چۆن بێن چاوەڕوانی چی بکەن لە خەسخانە چاوەڕوانی چی بکەن لە دکتۆر بە تایبەتی کاتۆ کە ئێمە لە خەسخانەی حکومیە من نەزانم کە چی یەکرێت لە خەسخانەی حکومیە و چۆن خزمەتی خەڵکەکرێت کاکدانا ینی عملیات هەیە کاکتۆر خۆی ئاگداراگەر لە دەروبی کامیلیۆنێکی تێچێت لێ 10,000 صرف ناکات بۆ باشتریش یعنی ڕەنگە بڵێن باشتر لەوەش بۆ یەکرێت لەبەرەوە ئامۆژگاری جنابتان بۆ خەڵک چێ تەقدیری ئەم هینەی خۆمان خەسخانەی خۆمان کە حکومیە ماوەتەوە بیگرن خۆی لە ئەساسە دکتۆر واجباتی هەیە بەڵام نەخۆشی واجباتی واجباتەکانی نەخۆش ئەبێ یەکەم هیچ زانیاریەک لە دکتۆرەکە نەشارێتەوە ئەوەی کە بەسەلەن حەبێگە خوانەوەیەکە بێ پێی بڵێ ئەو حەبا خۆم یا ئەگەر وەختی خۆی شو بۆ لای دکتۆرێکی تر بەعزێ قسەی لەگەڵا کردووە دکتۆرەکە وتوێتی وا ئەمانە ئەبێ ئەمانە بگێرێتەوە بۆ ئەو دکتۆرێکی عیلاجیەکە اینجا ئەبێ ڕێزی دکتۆرەکە و کارمەندەکان و لە فەراشەکە و لە ئیسعلاماتەکە و لە نەخۆشخانەکەەوە بگرە هەمووی بگرێت یعنی کابرا هاتووە خزمەتی ئەو کا خۆ نەهاتووە لەوێ بڵێ مەعاش وەرەگێ ئەسن من باسی کارمەندەکان بکەم کارمەند و کارگوزار معاشێکی ئەسەن ڕەمزیە ئەگەر بەراوردی کەی بۆ ئیشەی کە ئەوانێک ئەبێ ئیشە ئەو معاشەی کە ئەوان هیانە لە ئەساسە زۆر زیاتر بێت ئەگەر هەموو مانگیش بیان دەنێ ئەگەر هەموو مانگێکیش وەریگێ بە مەزبوطیش وەریگرێ یعنی لەبەر ئەوە من یەکەم هیچ معلوماتێک نەشارنەوە دووهام ڕێزی یعنی ڕوڵ و قانون و یاسای خەسخانەکە بگرن مەسە پێویست ناکە مناڵ بەرن پێویست ناکە هەموو نەخۆشە دووسێ ڕافقی لەلابێ پێویست ناکە یعنی قەرەقڕ و تەلەفۆن جوابانەوە و ئەمانە لە نەخۆشخانە هەبێ یا واستەکردن هەبێ نەخۆشە کەوتووە نەخۆش تااقەتی قسەکردنی نییە خۆی چۆن ئێستا تااقەتی گرتنی منی هەیە کە هاوارکەم بە دەنگی بەس جوابی تەلەفۆنێن بمەوە لەبەرەوە خۆی من داوا لە خەڵکەکەم یانە هیچ نەبێ ئەو ڕێنمایانەی کە لە نەخۆشخانەکانە هەیە پەیڕەویان کە ڕێز لە کارمەند و کارگوزار و ئەمانە بگرێ ڕێز لە خۆشخانەکان بگرێ بە پاکوتەمیز و بەڕێکوپێکی یعنی بەجێیان بێڵێ بۆ ئەوەی خەڵکی کە ئیسیفادەی لە بکەن خەڵک هەیە 1000 دینار لە گیرفانیان نییە دەستخۆش بێ ئەمەلیاتێکی 2 ملیۆن و 3 ملیۆنی بۆکرێ بە بەلاش خۆی گەورە بەرکەت خاتە تەمەەن تۆ خۆت و خانەوادە و هەموو لایەک تەندروست باش بن ئینشەڵڵا خۆشحاڵ بن زۆر بۆ قادرمانی پێی هاتیتە سەرەوە پێی ڕۆڕۆخەوە ئەم جاریان ئیتر حەقی هاتە سەرەوەکە دکتۆر جانیە خۆ چاوەکانم خوا لەگەڵ بێخوا حافیزە بێخوا خوا حافیز خوا لەگەڵ بکات کاک شێخجانوازم کاتێکی کەم ماوە من نەچمە لای شێف تۆش خۆ حاضرکە بۆ دوعاکان باش نیشەڵا زۆر بە کورتیش لێ ئینشەڵا قسە و باسی لێ یەکەین یا الله شێف دیار باشی قوربان حاضر بووە هەم سوپی قارچکەکان سەڵاتەکە سەریعی بە دەقەیەک شتێکمان بۆ باسکەرەوە لە سەری و
قارچکەکەمان چینەوە جوان زنیوە و لەگەڵ ئەوە بە شیر بەڵێ بیرمانە بە دوای باسەوە بکەین شیرمان تێکردۆ لە جاتی ئاوی کەمان تێکردۆ لەگەڵ پەنیری پووک و کرێم تەڵخشی تێکرێ هەر زۆر خۆشتیشیەکەات دواتر بە زعفران و بە پۆل بیبەر و پاپریکا و بە زعفرانەوەنە ڕازێتەوە ئەوە جاترێ بەڵێ ئەو بۆ بۆنی دەم زۆر خۆشە ڕاستەوە بەفعلی ینی کابێمە ئاوی کەمتیایە بەڵ ئاوی کەمتیا زیاتر شیرە و لەگەڵ زەیتی کاشۆ ئەو ڕەنگە زەردە لە چی وەریگرتووە ئەو زعفرانەکەی بەڵێ زعفرانەکەوانە و دوو سێ ناوی زەڵاتەشمان ئامادە کردووە میوەکانە و ئەمەش بە خورما و بۆشتان ڕازانمەتەوە بە لالە و ترێ و تەرتیباتێکی جوانی پێش ناخواردنی ئێواران دەش و ساخ بێ دەست و چاوە خۆش بێ و ڕۆژە عزیێتی شتین عزیێت نییە زۆرگار ینی دەرێڵێ بەرەکەت خاتە تەمەندەوە هەڵێ لە هەموو دەردوو بەڵای وفکری جوانت بۆ بێشتی باشت بۆ بێشتی باش پێشکەشی ئێمە بینەرانیشکەی زۆر باشە با من لەم کامێری کاکەماکوانەوە بینەران بەجێ بێڵم بەخوای گەورەتان سپێرم تاڵقێکین و لە گوڵستان ستۆدیۆ بۆ مامۆستا شێخ فاتیح و دوعاکانی بەجێڵم خواتان لەگەڵ زۆر سپاس کاکدانەگیان دەستان خۆش بێ ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خواي جان إيمان من سلامت يا رب عفو منك يا ربي خواي لش صاغي إيمان وصلاحة وباشي من في ببخشا لا همو شر وخرابيكي دنيا وآخرة بمان بارزا حسني دنيا وآخرة من بنصيب بك يا رب يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا ربي خواي جان عقل ودرايتك من في ببخشي كشكر نعمتك كاني توبكين كالشكر ذاتي قوري توبكين يا رب الحمد لله على الله سپاس بۆ تۆ خوایە کە تۆ پەروەردگاریەمەی سپاس بۆ تۆ یا رب الحمد لله على الله الحمد لله على الله يا ربي خوای جان حمد و سپاسی بێپایان بۆ تۆ کە حەزرەتی محەممەد المصطفى نارد بە پێغەمبەرایەتی بۆ ئەم ئومەتە یا رب سپاس و حەمد و ستایشی بێپایان بۆ تۆ کە لە کوردستان و وەک کوردێک و وەک موسڵمانێک ئێمە خوڵقاندۆ یا رب سپاس و حەمدی بێپایان بۆ تۆ یا رب العالمین کە ئێستا لە ژیانین ئەتوانین تەوبە بکەین ئەتوانین ساڵح بین ئەتوانین باش بین و ئەتوانین ڕێگەی باشە بگرینە بەر تەوفیقمان بە و هیدایەتمان بە بەردەوام بین لەسەر دینداری و عیبادەت یا رب لەسەر چاکەکردن بمان خەرە سەر ڕێی چاکەکارانی لە العالمین بمان کە بە دۆستی ئەولیا و چاکەکاران و خواناسان یا رب العالمین بمان کە بە دۆستی ئەوانەی کە دۆستی تۆن دۆستەکانی خۆتمان پێ بناسێنە یا رب العالمین ڕێی دۆستانی خۆتمان پیشان بدە ئیلاه العالمین ڕێی محبەت و خۆشەویستی خۆتمان لێ مەشارەرەوە ئیلاه العالمین یا ربی خوای ژیان داواکارین یا ئیلاه العالمین ئێستا تۆ ئەمان بینی ئەزانی چێڵین ئەزانی چی لە ناوت کرۆکی دڵمانە یا رب العالمین یا ئەرحەم الراحمین دوعاکانمان گیرا بکە بمان خەرە سەر ڕێی خۆشەویستی خۆت ئێمەت خۆش بێت یا رب ئێمەت خۆش بێ یا ئەرحەم الراحمین داوامان لە تۆوەیە لەم تەنگی مەغریبەیە ئێمەت خۆش بێ یا ئەکرەمە الئەکرەمین دوعای هەموو دوعاخوازان گیرا بکە هەر خوشکێک هەر برایە لە ماڵەوە دانیشتۆ گیرۆدەیە بە نەخۆشیەکی درێژخایەن بە نەخۆشیەکی دەرونی شەیەکی خێزانی بە هەر مشکلەیە کە لە دڵیایەتی بە دڵتەنگیە کە تووشی بووە ئیلاه العالمین بەوەی کە دەرەجەی باش نییە لە قوتابخانەیە بەوەی کە نازانێ مەسیر و چارە نووسی چی لێیە بەوەی کەوا لە وڵاتی دەرەوەی وڵاتە و لە خاریجە و هیچ ناونیشان یا ربی دوعاکانمان گیرا بکە یا رب العالمین هەر دوعا و پارانەوەیەکمان هەیە وەری بگرە ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە
ئەوانەشی کە لە قەدەری تۆیان مناڵە پێ نەبەخشین و پیان نابەخشی سەبریان پێ ببەخشە لە ناو سەبرا شتانێکی تریان پێ ببەخشە جێگەی و مناڵانیان بۆ بگرێتەوە یا ڕەب و دڵی پێخۆش بکەن بۆ دنیا و قیامەتیان و لە قیامەتا بەرهەمەکەی زۆر زیاتر بێ لەوەی کە حەو کوڕیان هەبێ یا ڕەب یا ڕەبی خوای گیانەوانی ڕزقیان کەمە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆتیان بۆ زیاد بکە ڕزقمان واسع بکە یا ڕەب ڕزقی ئیمانمان پێش هەموو ڕزقەکان ئیلاه العالەمین ڕزقی عاقبەت خێری ڕزقی حەڵال خۆری ڕزقی پاکی و ڕزقی داوێن پاکی و ڕزقی گیرفان پاکی یا ڕەب العالەمین بە هەمومان ببەخشە سەرفرازی دنیا و قیامەتمان کە یا ڕەبی خۆیە قەناعەتمان پێ ببەخشە لە گەنجینەی قەناعەتە ئیلاه العالەمین بەشمان بدە قەناعەتمان پێ ببەخشە و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە یا ڕەبی خوای گیان هەموو دوعاکانمان گیرا بکە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.